بەنای خوای گەورەی میهرەبان سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو لایەک شەوێکی خۆش بۆ هەموو لایەک دەخوازم و ئومێد دەکەم کە بتوانین بێکەوە ئەم شەو ئەو چەند دەقەی کە بێکەوە ئینشاڵڵا بێکەوە ئەو زانیاریانەی کە لای منە شێری کەم بۆ بەڕێستان و بێتەمایی سوود و کەڵک بۆ هەموو لایەک. زۆر سوپاس بۆ ڕێکخراوی ژیار وابزانم لقی کەلارەوانیە گەرمیان بە تایبەتی ئەم گروپە ناویان ناوە ژیریار وابزانم ئەگەر هەڵە نەبێتم وایە مامۆستا جزا. بەڵێ دکتۆر گیان لقی گەرمیانی ژیار ئەم کەناڵە لە تیلیگرامە کە ناوی ژیریارە ئێمە دامەناوە هەر بەس بۆ ئەوە تەنها بۆوەیە بە ئۆنلاین سیمینار و وێبینار و ئەوانەمان هەبێت زیاتری لە بواری پەروەردە ئیشەکەین ئەگەر بوارێکی تریش هەبێ هەر زۆر خزمەتێکەکەین ئینشاڵڵا هەر بەڵام تا ئێستاوە دووەم جارە وێبینارەکەین لەسەر مامۆسا و پەروەردەیار کارێکی زۆر پیرۆزە خۆزگە هەموو شوێنێک هەموو کەناڵێک هەموو چۆنەڵێ ڕێکخراوێک کەناڵێکی ئاوا تایبەتی دیاریکردایە بۆ ئەوەی کە بتوانین لەوێوە ئەوەی کە پێویستە لە بواری پەروەردەیە پێشکەشی بکەین. من براتان وەکو مامۆستا جەزا ئاماژێک پێ کرد ناوم ڕەسوڵ ئیبراهیمە و 25 ساڵە مامۆستام لە 2000 تاعینم وەکو پیشەی مامۆستایەتیم هەیە و پەیمانگای مەڵبەندی مامۆستایانی کاتی خۆی تەواو کردووە لە با بڵێن دیبلۆمم هەیە دواتر وردە وردە خوای گەورە ئەم فەزڵی پێبەخشین هەتاوە بکو گەیشتینە دکتۆرا. من تقریبا پار ساڵ دکتۆرام تەواو کردووە هەر لە دەروونناسی گشتی و ماستەریشم هەر لە دەروونناسی گشتیایە. تەجروبێکی زۆری بواری پەروەردەمان هەیە ئینشاڵڵا ئەوەی کە زەرور بێ ئەم شەو بە پێی مەجال ئەوەی کە بتوانین لە خزمەتی ئێوەدا پێشکەشی دەکەین. دیارە بابەتی ئەم شەومان دەروونناسی وەکو پێویستێکی گرنگ بۆ مامۆستایان بابەتەکە بەو شێوەیە بوارە دەروونناسەکە بوارێکی زۆر زۆر گرنگە. بەس من ئەوەی کە بەمەستم بوو ڕاستی چۆن ببین بە مامۆستایەکی کواڵیتی زۆر گرنگ بوو بەلامەوە. دیارە ئەمڕۆ ئێمە لە دنیایەکدا دەژین دنیا بریتیە لە دنیای پێشکەوتوو یان دنیای ژیار ئەو هەموو گۆڕانکاریە گەورانی کە ئێمە بە چاوی سەر دەبینین ڕۆژانە لە هەموو بوارەکانی ژیانەکە ڕوودەدەن هەمووی زادە و بەرهەمی عەقڵی مرۆڤە و ئەم عەقڵەش ڕاستی لە ئەنجامی ئەوە گەیشتووە بەم ئاستە کە مرۆڤ بە زەمانێکی پەروەردەدا بە زەمانێکی فێرکردندا تێپەڕی و هەتا ئینسانێکی لێ دروست بووە کە دەتوانێت بەرهەمێک دروستکایان ژیارێک پێشکەشی مرۆڤایەتیکا کە ئێمە بەڕاستی ئەمڕۆ واقمان ڕاماوە. مەسەڵەن 50 ساڵ ئەگەر یەکێک بێمەی وتپایەتی ئەم جیهازە دەتوانێت قسە لەگەڵ دوورترین شوێنە بکە بە سەوت و سوورە دەماوەدە و کەسە خەڵەفاوە. بەڵام ئێستا دەبینین لەوەش مهمتر و گەورەتر و گرنگتر هەیە. ئێستا ئای هاتۆتە پێشەوە ژیری دەست کرد ئێستا ڕۆبۆت جێگەی مرۆڤی گرتوتەوە. ئێستا زۆر شت هەیە مەسەڵەن ئینسانێک دەتوانێت لە دوورترین نوقتە لە تۆ هەموو ئیعازەکانی لێوەربگری. بۆیە ئەمڕۆ گۆڕانکاریکی گەورە دروست بووە. ئەم بابەتە سەرنجی ڕاکێشام یعنی شتێکی مێژوویتان بۆ باس بکەم. ساڵی 1968 کۆنفرانسێکی گەورەی پەروەردەیی لە ئەمریکا بەسترە. ئەمریکا دوای جەنگی جیهانی سارد یان سەردەمی ئەو جەنگە بوو هەموو توێژەرانی پەروەردەیی فێرکاری دەرونی هەمووی کۆ کردەوە هەتا هەندێکشی لە وڵاتانی ئەوروپا بان کرد هەتا یەکێک لەوانە پیاژە بۆ خۆی یەکێک بووە لە ئەندامانی ئەو کۆنفرانسە. کۆنفرانسەکە تەنها بۆ ئەوەیە کە سیستەمی پەروەردە بگۆڕنیان گۆڕانی بەسەردا بهێن. دواتر چونکە هەموو نەدوەیەک هەموو کۆنفرانسێک هەم ئامانجی گشتی و تایبەتی هەیە هەم ئامانجێکی چۆنەڵەی نهێنیشی هەیە. ئامانجە نهێنەکەی تەنها ئەوە بوو کە چۆن حەریفی ئەم وڵاتە کە ئەمریکا
بۆ خۆی ئەمریکا حریفەکەی بریتە لە رووسیا یان لە یەکێتی سۆڤێت چۆن رووسیا ئەتوانێ یان یەکێتی سۆڤێت ئەتوانێ قومبەلەیەک یان چۆنەڵی ساڕوخێک دروستکە بەشێکی زۆری کیشوەرەکان ببڕێت و وڵاتان ببڕێت و بچێ لە دوورترین نقطە بداتوە هەدەفەکە بپێکێ. طبعا ئەمە کێ دروستی دەکا ئینسان دروستی دەکا ئەو ئینسانە کێ پەروەردەی کردووە کێ چۆنەڵی لایانی زانێکەکەی زانیاریەکەی وا بەهێز کردووە ئەمە بە فلتەرێکی گەورەی پەروەردەیدا ڕۆیشتووە. بۆیە وڵاتان کاتێک کە سیستەمی پەروەردەی دەگۆڕن بەشێکی بریتە لە پاراستنی ئەمنی قەومی خۆیان. هەتا قسەیەک هەیە لەسەر وەستانی جەنگی جیهانی دووهەم لە هێرۆشیما کە ئەمریکا وێرانی دەکات لەگەڵ ناسازاکی ئەڵێ قسەیەک هەیە ئەڵێ ئەم هینە ئەم ئەمریکا شەڕەکەی نەوەستاندووە ئیگینا پێشتر بڕیاری وەستاندرا بوو دوای وەستاندنەکە ئەم قومبەلانە دەچێت لە یابان ئەدا تەنها بۆ ئەوەیە کە وڵاتانی چی وڵاتانی هاوپەیمانی بترسێنێ پێش دوژمنەکانی کە من قودرەتی تەکنەلۆژیان بەو شێوەیە. بۆیە چۆنەڵی پەروەردە ئەمڕۆ ضرورەتێکی پێویستیە لە هەموو وڵاتێکە لە هەموو چۆنەڵی کیانێکە پێویستە یەکێک لەو شتانەی کە زۆر ئاوڕی لێ دەدرێتەوە بریتە لە پەروەردە. یەک دەقە با من ئەم هینە سامت کەم ئەگەر دەنگم دێت مامۆسایان دەنگم یێت پێ ناچێت دەنگم بێت. بەڵێ بەڵێ دکتۆریان دەنگت هەیە دەنگت هەیە تۆ مامۆسایان دەنگم دێت ئەوە کسکە ئەوانە کسکە و هەردەنگت هەر هەیە. باش زۆر چاکە چکە تەلەگرامی لەسەر زوو نامەم بۆ دێ بە ئەمە لەوێ پەخش نەبێ. زۆر باش. گەشتنە ئەوەی پەروەردە ضرورەتێکی گەورەیە بۆ پاراستنی وڵات کیان هەتا بۆ چۆنەڵی بەشێکی لایانی ئابووری ئەو وڵاتە دکتۆر ڕەسوڵ دەنگی نەما بە ڕێزان ڕەنگە کارەبا بڕابێ یان شتێک. مامۆسایان ببورن دیارە کێشەیەکی بۆ دروست بەوە هاتەوە مامۆسا بێگومان بەڵێ بڵێ دکتۆریان دەنگت هەیە بەڵام سکرینەکەمان بۆ شێر بکەرەوە ئەگەر پرزنتەیشنەکە نەماوە دەنگی ئێوەنێ دەنگم یەت بە ڕێزان بەڵێ بەڵێ دەنگت هەیە دکتۆریان قەتعێک ڕوویدا ببورن خەتای من بوو داوای لێبوردنەکەم گەشتینە ئەوەی ئەمڕۆ چۆنەڵی بابەتی پەروەردە و بابەتی کوالەتی سکوڵ کە ئەمڕۆ لە دنیای مۆدێرنا پێی دەوترێ کوالەتی قوتابخانە شتێکی زەرورە لە ناو کوالەتی سکوڵی شاو کەسێک کە کارایە کەسێک کە بڕبڕی پشتی بواری پەروەردەی بریتە لە مامۆستا. بۆیە لە بیرم نەچێ 1968 لە ئەمریکا هەموو ئامانجەنهێنەکەی ئەوە بوو چۆن ئێمە پەروەردەیەک لایانی پەروەردە بە شێوازێک پێش بخەین کە بتوانین
لەمە بەهێزتری بکەین، یعنی وا بتوانین بەرامبەر دوژمنەکانمان هەرچی بابەتی سەرسوڕهێنەرە کە ئینسان دەتوانێت ئیبداعی بکە بەرهەمی بهێنین بۆ ئەوەی ئێمە بتوانین کیانە چۆنەڵی کیانە سیاسەکەی خۆمان پێ بپارێزین. پەروەردە گرنگە بەشێکی چۆنەڵی لایانی ئابوووریەکەی کە داراییەکەیەتی وڵاتان تەرخانی دەکەن بۆ ئەوەی کە بتوانن ئەم بوارە پێش بکەوێت، چکە ئەگەر ئەم بوارە پێشکەوێت تۆ ئیش لەسەر پەروەردەکردن و بەرهەمهێنانی لایانی مرۆیی دەکەیت. تۆ چۆن دەتوانی مرۆ لایەنە مرۆیەکەت بەهێست بکەیت، چکە لە بیرمان نەچێ توانای ئینسان کاتێکە زۆر لە پێشکەوتندایە لە هەموو توانەکانی تری ئابووری بەهێزترە، لە توانای مەسەلەن ئابووری لایانی کوشتتوکاڵی بەهێزترە، تیجاری بەهێزترە، لە ئەوەی کە لە لای ئێمە زیاتر باوە مەسەلەی نەوت کە گرنگترین چۆنەڵی داهاتی وڵاتە بڕبڕی پشتی ئابووری وڵاتە گرنگترە، بەڵام لە هەمویان گرنگتر تۆ چۆن دەتوانی مرۆڤێکی هۆشمەند، مرۆڤێکی کارامە، مرۆڤێکی لێهاتوو بەرهەم بهێنی. ئەمەش لەسەر دەستی چێە؟ لەسەر دەستی مامۆستایە بەرهەم دەهێنرێت. بۆیە کارێکی هەروە ئاسان نییە، بۆیە هەر وڵاتێک سیستەمی پەروەردەی بەرەو پێشەوە بچێ، ئەم وڵاتە ئۆتۆماتیکی بەرەو پێشەوە دەچێت. وڵاتانی ئەسکەندەناڤیا، سوید و نەرویج و دانیمارک و فینلەندا و ئەو وڵاتانی کە هەیە زۆربەی زۆری ئێستا کە وڵاتێکی ڕەونەقن لە بوارەکەی لە بواری خۆیانە بەهۆی پێشکەوتنەوە چۆن توانیویانە وڵاتی خۆیان پێش بخەن. بۆیە گرنگە ئێمە بتوانین لایانی مامۆستا تەقویە بکەین. ئەم بابەتە لەو سۆنگەیەوە هاتووە. من ئەوەندەی کە بتوانم بە خێرایی تیشک ئەخەمە سەر کۆمەڵێک بابەتی گرنگ. دەنگی من دێت دکتۆریان جناب دێت، دەنگی من چۆنە؟ وڵاگە سکرینەکە شێرکەیتەوە دووبارە زۆر باش. ئەوە سکرینیەکە، ئەمە چوینە لای سکرینەکە، ئەمە لای ئینتەرسکرین، ئەمە مامۆستایان هات بۆ لای ئێوە. بەس پاوەرپۆینتەکە بکەرەوە، پاوەرپۆینتەکە نییە ئێستا. ئەها زۆر باش. چۆن ئێستا؟ تەواو شەیری بکە بۆمان دەست خۆش بێ دکتۆریان. مەزبووتە ئێستا؟ بەڵێ بەڵێ فەرمووی. بابەتەکەمان تایبەتە بە مامۆستای کوواڵەتی دەروناسی وەکو پێویستێکی گرنگ بۆ مامۆستا. ینی ئێمە لە هەر سیمینارێکە مەسەلەن من کە بابەتێکم هەبوو بێ یەکسەر ئیشم لەسەر ئەوە کردو وتومە مامۆستا پێویستە دەروونزان بێ. مامۆستای کوواڵەتی دەبێ یەکەمین چۆنەڵی مەبدە تێیدا و یەکەمین کەسایەتی تێیدا و یەکەم تایبەتمەندی تێیدا ئەوەیە کە مامۆستا دەروونزان بێ. مامۆستا چکە لەگەڵ شتێکە هەڵس و کەوت دەکات کە بەشەرە، ئینسانە، ئالەت نییە. بۆیە هەتاوەکو دەرونی بەرامبەرەکەی بناسێ دەتوانێت ئامانجەکانی خێراتر و ئیسفادە لە کاتیش بگاوە ئەو پەیامە زانستیە پەروەردەیی کە پێێتی خێراتر بیگەێنێ. بۆیە بواری پەروەردەیش لەگەڵ بوارە دەروون ناسیەکەیە هاوتەری بن لەگەڵ یەکتریە، چکە ئێستا دنیا گۆڕاوە. لەگەڵ ئەو هەموو گۆڕانەشە ئینسان چۆن ئەڵی فیدباکی سەریعتر و خێراتر و زووتر دەکەوێتە ژێرکاریگەر و کاتێکیش ئینسان لەگەڵ ئەو دنیا پێشکەوتووەدا مامەڵە دەکا گومان کەدا نییە لایەنە دەرونیەکەی زیاتر پێویستە کە مڕاعاتی بکرێت، چکە هەستی زیاتر هەست بە نیگەرانی دەکاوە زیاتر چۆنەڵی دەکەوێتە ژێرکاریگەری لایەنە هەڵچوونەکەی دەکەوێتە ژێرکاریگەر. ئەم بابەتە بابەتی ئەم شۆمان دەبێت. ئینشاڵڵا ئەوەندەی کە بتوانم لە خزمەتانە ئابم. ئەم پیاوە ناوی فرانکڵە. فرانکڵ یەکێکە لە پزیشکانی دەرونی و یەکێکە لە زانایانی دەروونناس. وەسیەتێکی هەیە بۆ مامۆستایان، ئەویش ئەوەیە ئەڵێ دوای ئەوەی کە ئەم پیاوە 4 ساڵ لە زیندانی نازیەکانە ئەبێ و لەوێ خزم و کەسوکاری خۆی ئەبینێ کە چۆن ئەخینکێنرێن و ئەکوژرێن و لەدار ئەدرێن، چکە ئەو لە ئۆردوگای دەست بە سەرداگرتنی نازیەکان بوو کاتی خۆی لە جەنگی جیهانی دووەم و لەوێ ئەو خۆی ئەو کاتە پزیشکی دەرونیە، بەڵام لەو هەموو ناڕەحەتیەیە
ئەو چۆنەڵی بیری لە لای ئەوەیە کە چۆن بتوانێت شتێک پێشکەشی مرۆڤایەتی بکە. بۆیە یەکێک لەو بابەتانی کە پێشکەشی دەکا و ئێستا ڕێبازێکە یان دەتوانین پرۆتۆکۆڵێکە بۆ چارەسەرکردنی گرفتە دەرونیەکان، ئەویش لۆگۆتراپیە، یعنی چارەسەرکردنی گرفتە دەرونیەکان بە دۆزینەوەی مانە. وەسیەتێکی مەشهوریشی هەیە بۆ مامۆستایان، ئەگەر داوا بکەن وەسیەتەکەی دەتوانن لە AI وەربگرنەوە لە گۆگڵیشا هەیە. ئەو ئەڵێ من زۆر ئینسانم بینی، دەڵێ زۆرم ئەندازیارم بینی، زۆر لێهاتوو چۆنەڵی ماهیر بوون لە دیزاینکردنی ژوورێک کە دواتر گازیان ئەخستە سەر و دنیایەک خەڵکیان تێدا ئەخرکان. دەڵێ زۆر پزیشکم بینی، زۆر پەرستارم بینی، زۆر کەسم بینی کە تەحسیل کردنیان تەواو کردبوو، شەهادە و مەدرەکیان هەبوو، بەڵام بێویژدارانە کەوتبوونە گیانی ئینسان. دەڵێ دروستکردنی ئەم جۆرە ئینسانانە ئاسانە، تۆ دەتوانی بە ئاسانی کەسێک دروستکەی کە ببێ بە پزیشک، کەسێک دروستکەی ببێ بە ئەندازیار، کەسێک دروستکەی ببێ بە مامۆستایەکی سەرکەوتوو، هەر کەسێک. بەڵام ئینسان دەبێ ئیش لەسەرەوە کات چۆن مرۆڤ دروست دەکات، چۆن ئینسان دروست دەکات، چۆن کەسێک دروست دەکات. بەیانی لایانی کەم بەرپرسیار بێ بەرامبەر بە خۆی و دەوروبەری، لایانی کەم بەرپرسیار بێ بەرامبەر بە ئەو شتێک کە لە بەردەستیدایە، ئەو میرەیە کە هەیەی بەڕێز بێ، ڕێزی هەبێ یان ویژدانی هەبێ بەرامبەر ئەو کەسانی کە لەگەڵیدا دەژین. بۆیە ئەو ئەڵێ ئێمە پێویستە ئینسان دروستکەین بۆ خزمەتکردنی مرۆڤایەتی. قسەیەکی مەشهوری دکتۆر عەلی شەریعەتی هەیە، دەڵێ ما ئادەمی ئینسان شودنی هەستین، ما ئادەمی ئینسان شودنی هەستیم. دەڵێ ئێمە وەکو ئینسان ئادەمێکین، بەڵام دەبێ هەوڵدەین کە ببین بە ئینسان، ببین بە مرۆڤ. زۆر ئینسان دەبینی لەگەڵ ڕێزما، زۆر مرۆڤ دەبینی لەگەڵ ڕێزما، لە ڕێزی حیوانیشدا نییە، یعنی ئەوەندە دڕندەیە لەگەڵ مرۆڤەکانی تر. بۆیە گرنگە ئێمە بتوانین پەیامە زانستی و پەروەردەیەکەی ئێمە ئەوە بێت کە چۆن دەتوانین مرۆڤێک دروستکەین لانی کەم بتوانێت کەسێکی مانادار بێت. ئەو وەکو عەرزم کردن بابەتێکی هەیە بە ناوی بابەتی لۆگۆتراپی یان پرۆتۆکۆڵ و میتۆدی لۆگۆتراپی، یعنی مانا دەرمانی. فرانکل مرۆڤەکانی کردە دوو دەستە، مرۆڤێک کە مانادارەوە، مرۆڤێکیش بێمانایە. بێمانا بۆ مانای ناکە ئیتر کەسێکە، یعنی چۆنەڵی گرنگ نییە لە ژیاندا، یعنی بوون و نەبوونی وەکو یەک وایە. فرانکل زیاتر گرنگی بۆ دەدا کە ئینسان دەبێت لە ژیاندا پڕڕەنگتر بێ و کاریگەرتر بێ و گرنگە کاریگەری هەبێت لەسەر دەوروبەریدا. ئێمە زۆر کەس دەبینین مامۆستایە، بەڵام مامۆستایەکی چۆن ئەڵێ هەر ئەوەیە کە ناوی مامۆستایە، مامۆستای مانادار نییە. باوکو دایکە بینین باوکو دایکێکی بێمانان، یعنی هەر ئەوەیە کە وەچە ئەنێنەوە، بەڵام هیچ نەخشێکیان نییە لە ژیانی ئەو منداڵانەی کە هەیەی. بۆیە چۆن ئەڵێ فرانکل ئیشی لەسەر ئەوە دەکرد کە ئینسان لە سەروی ئامانجەوە بتوانێت کەسێکی تر بێ، ئەویش بریتە لە ئینسانی مانادار، مرۆڤی مانادار. من بتوانم لەو موسسەی کە تێیدا کار ئەەکەم هەر ئەوە نەبێت کە بچم دەرسەکە و اختصاسەکەی کە خۆم هەمە بیڵێمەوە، بەڵکو بتوانم کەسێکی کارا بم لە دامەزراوە پەروەردەیەکەیە لە هەموو ڕوانگەکانەوە کە من ئەمشەو بەشێکی باسەکەم. دەیگوت ژیان تەنانەت لە خراپترین بارودۆخیشدا دەتوانێت مانای هەبێ. ئەمە قسەیەکی چەمکێکی فرانکڵیە، چونکە ئەو بۆ خۆی 4 ساڵ لە سجنا بووە و چەمکێکی هەیە بە ناوی چەمکی لاوازی ئەحساس، کە ئەو دەڵێ من کاتێک کە چوومە ناو زیندانەوە لەو ئۆردوگایەدا بووم، لەو مجتەمەعەدا بووم کە دەستی بەسەرداگیرا بوو. سەرەتا کەسێک کە عەزیەت و ئازار دەدرا زۆرمان پێ ناخۆش بوو. ئەگەر بریندار بووایە هەمومان هاوارمان لێ هەڵدەسا و تەداوی برینەکانمان ئەکرد. ئەگەر خوا نەخواستا کەسێک زۆر ئازاری چێشپایە و بورابایەوە، ئێمە هەر خۆمان نەدەکەوت لە تاوی ئەو کەسەکە بەو شێوەیە ئازار ئەدرا. و دەڵێ ئەگەر کەسێک مردبایە یان کوشتبایانە، ئیتر ئێمە بە 7 جاری وە هەبوو نەمان دەتوانی خەو بکەین یان خواردن بخۆین. ئەمە مەسەلەکە ترس نەبوو، مەسەلەکە ئیحساسی ئێمە بوو کە لە ئاستێکی زۆر بەرزدا بوو. بەڵام دەڵێ وردە ئێمە وامان لێ هات
لەگەڵی ڕاهاتین جاری وا هەبوو لێدان هەر هیچ نەبوو بریندارکردن هەر هیچ نەبوو کوشتنیشمان بەلاوە زۆر زۆر ئاسایی بوو هەتا دەڵێ وای لێ هاتوو لە شوێنێکە پەتێکیان هەڵواسی بوو لەسەر پەتەکە نووسی بوویان ئا بە ماشێتێکی گەورە کەسێک حەزی لە دنیانی حەزی لە ژیانی دەتوانێت لێرە خۆی کۆتایی بە ژیانی خۆی بێنێ یعنی ئێمە بەلامانەوە زۆر ئاسایی بوو ئەم چۆنەڵی نووساوەمان ئەبینی جاری وا هەبوو ئەڵێ لەسەر شۆستەکانە سێ چوار ڕۆژمەیتمان ئەبینی کەس دەستکاری نەدەت کەس نەدەچوو بەلایەوە دەڵێ بۆم دەرکەوت ئینسان تووشی گرفتگی ئەحساس دەبێت تووشی لاوازی ئەحساس دەبێت چەمکێکی فرانکڵیە یعنی ئینسان بە مروری زەمن ئەحساسی دێتە خوارەوە کە هیچ بەزەیەک و ڕەحمێکی نامێنێ ئێستا لەگەڵ لە ژیانی ئێمەشدا ئەمە بەدی دەکرێت 15 ساڵ لەمەوە پێش تۆ مناڵێکت نەئەبینی بۆ نمونە سوال بکات بەڵام ئێستا لە سلێمانی هەموو ترافیکێک 4-5 مناڵی لێیە کە تۆ دەچتە لایەن ئەسڵەن بەلاتەوە زۆر زۆر ئاساییە هەندێکمان جامەکەش هەڵدەدەینەوە بۆ ئەوەی قسە نەکەی لەگەڵ ئەو منداڵ لە کاتێکدا ئێمە 15 ساڵ لەمەوە پێش یان 20 ساڵ لەمەوە پێش ئەگەر منداڵێکمان بینی باە چۆنەڵی سوالی بکردایە زۆر زۆر بەزەیمان پێدا دەهاتەوە هەتا من بۆ خۆم جاری وا هەیە مەسەلەن منداڵەکەم لەگەڵدایە پێشەوەی بگەمە ترافیکە منداڵەکەی خۆم دەڵێ باوکە تخوا 250,000 دینار پارە چی وردت پێ بابی دەینێ و منداڵە گوناحە ئەم منداڵە تووشی گرفتگی ئەحساس نەبووە بەڵام من تووشی گرفتگی ئەحساس بووم بۆیە فرانکل کە باسی ماناداربوون دەکات یەکێک لە تایبەتمەندیەکانی ماناداری هەستی بەهێزی چۆنەڵی بەهێزی هەستی ئێمە ئەحساسی ئێمە کە ئێمە لەگەڵ دەوروبەرماندا جوین بین زۆر مامۆسای بێڕەحمان دەبینی ساڵانی پێشوو ئەوانەی کە چۆنەڵی لە سەردەمی ڕژێمی گۆڕبۆگۆڕی سەدامە مامۆسا بوون یعنی چەند بێڕەحمانە دەکەوتنە گیانی تەلەبە و ئەوانەکە من زۆر جار یەکێک لە خراپترین شتانەی ئەو شتانەی کە من ڕقم لێ بوو یان لێ ئەتیسام لێدانی جەماعی بوو بۆ خۆم کەمتر وەکو خۆم کەسێکی بزۆز نەبووم بەڵام هەموو جارە بە بەر لێدانی جەماعی دەکەوتم یعنی ئەم مامۆستایە نەک هەر بەزەی یعنی هەستی نەبوو ینی هەرچی ینی پەنگ خواردووی لایانی هەستی خۆی هەبوو بە ئێمەی دەڕشت ینی شتێکە هەیە لە دەروناسییا پێی دەگوتێت دارک دیسۆردەر پێرسناڵیتی ینی کەسایەتی ڕەش یان کەسایەتی سێبەر زۆر جاری وا هەبوو ئەم کەسایەتی سێبەرە پەروەردە کرا بوو خۆی خاڵی دەکردەوە بەسەر منداڵێکی بێ گوناه کە یەک داری لێ ئەدای جاری وا هەبوو دەست هەر 4 پەنجەکەت بلۆقی ئەکردووە چەند ڕۆژێک ئەم سوورایەتی ئاساوی ئەمە من بۆ خۆم جاری وا هەبوو هەفتەیەک دەستم ئاسا بووە بەهۆی لێدانەوە ینی هەستی ئێمە کاتێکدا دەبەزێت کە ئێمە پەروەردەی کۆمەلگابین بۆ ئێمە دەکرێت ئەم پەروەردەیە لە ناو کۆمەلگەدا وردەوردەم بگەڕێنینەوە ئینسان پێویستە ئاگای لە ئینسان بێ هەستی هەبێ ئەم چەمکە بۆیە بەلامەوە زۆر گرنگ بوو بۆ مامۆستا زۆر زۆر گرنگە بتوانێ ئیحساسی هەبێ ئەو ئیحساسە لەگەڵ قوتابیات جوینی بکە ینی کاتێک کە مناڵێک پێویستی بەوەیە کە تۆ دەردەدڵی لەگەڵ کە ئێمە لە پرۆسەکانی چارەسەرکردنی دەرونیە یەکێک لەو شتانێک کە پێویستە ڕاوێژکاری دەرونی پسپۆری دەرونی لەگەڵ کەسێک کە گرفتی هەیە هەیبێ بریتە لە هاودڵی بوونی یعنی هاوسۆزی بوونی جاری وا هەیە مامۆستا نابێت دڵڕەق بێ ینی مامۆستا ئەبێ ئەو پڕی دڵ ئارام بێ و هاودڵی هەبێت وە کەسێکی بەهەست بێ و کەسێکی چۆنەڵی باش بێ بۆیە ماناداری مامۆستایەتی باوکایەتی مامۆستایەتی دایکایەتی عەفوی ئینسان باوکایەتی ئینسان لە ماناداربوونیدا دەرەکەوێت خەڵک هەیە باوکە تا ئێستا منداڵەکانی ماچ نەکرد بوو دایکە تا ئێستا ڕۆژێک لە ڕۆژان لەگەڵ منداڵەکەی دانەنیشتە بزانە هەستی ئەو منداڵی چییە داوای چیەکە پێداویستی ئەم لەحزەی ئەم کەسە چییە بۆیە ماناداربوونی ئینسان مامۆستایەتی بە تایبەتی لەوەدا دەردەکەوێت کە بتوانێت نەک هەر لەگەڵ تەلەبەکە لەگەڵ هاو کارەکانی داوانی کە بەیەکەوە کارەکەن لەو موسسەسێدا بتوانێت ئەو باشترینیان بێت باشترین ئەحساسی هەبێت فرانکل ئەو وەسیەتنامەی بەسە بۆ ئێمەی مامۆستا فرانکل ئەو تعریفەی بەسە کە دەڵێ ئینسان پێویستە مانادار بێت فرانکل بەسە ئەوەی کە بە ئێمە دەڵێ ئێمە پێویستە ئینسانێکی بە ئەحساس بین ئینسانێکی بەهەست بین پەیوەندی بە بڕوانامە و دۆڵەمەندبوون و شارنشین و
پیا و ژنەوە نییە، پەیوەندی بە ڕەگەزەوە نییە من وەڵا بۆ من گونجاوە یان من دۆڵەمەندم یان بڕوانامەکەم. بڕوانامەکە دادم نادا. ئینسانێک خاوەنی بڕوانامەی ئەندازیاری بوو کە ئینسانی خنکان لە سجنەکانی ئەو کاتی کە فرانکڵی تێدا بوو. دەڵێ هەزاران پەرستارم بینیوە بە یەک دەرزی ژیانی ئینسانی ژیانی لە ئینسان دەستەندەوە. ئینسان نابێ ئەوەندە دڵڕق بێ. ئینسان تۆ دەتوانی کەسانی گەورە دروستکەی لە ڕووی شەهادەوە، بەڵام ئینسانی مرۆڤ ناتوانانی، مرۆڤ دۆز ناتوانین دروستکەی. ئەوەی کە باسم کرد لە سەرتاوە دکتۆر عەلی شەریعەتی. ئێمە ئینسانی هەمومان ئادەمین، بەڵام چۆن دەبینمە ئینسان، چۆن ئەتوانین ئەم ئاەتە لە خۆماندا تەطبیقکە، ئەم حەدیثە لە خۆماندا تەطبیقکەین کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت لا یؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. من کاتێک ئینسانم، کاتێک بڕوادارم، کاتێک مرۆڤم کە ئەوەی بۆ ژیانی خۆم لە خۆشی و لە ئارامی پێم خۆشە بۆ کەسێکی ترم پێ خۆش بێ. ئەوە زۆر زۆر گرنگە. بە بۆ چوونی مارتن، ئەمەش یەکێکە لە زانە گرنگەکانی، یەکێکە لە با بڵێین زانە دەروونناسەکانی بواری دەروونناسی کە کەسێکی زۆر بەرجەستەیە و خاوەنی سایکۆلۆژیای پۆزیتیڤە مەدرسەی دەروونناسی باش یان ئیجابی، ناوی مارتن سلیگمانە. مارتن سلیگمان زۆر ینی شتێکی زۆر جوانی پێشکەشی ئێمە کردووە کە ئێمە دەتوانین بەهرەمەند بین. و من کۆرسێکم هەیە ئێستا، کۆرسێکی درێژخایانە، تازە یەک بابەتمان لێ پێشکەش کردووە، تەنها یەک محاضرەی سەعات و نیومان لێ پێشکەش کردووە. باوەڕ چارەیە، ئێمە چۆن دەتوانین باوەڕەکانمان چارە بکەین، ئەو حاڵەتە خراپانەی کە هێمانە لە بیرکردنەوە چۆن دەتوانین چارەسەری بکەن. ئەم باوەڕ جاری وایە ئازاری دەرونیمان ئەدا، ئاگاشمان لە خۆمان نییە. مارتن سلیگمانێکە کە لەوانەی کە من چوارچێوەی ئەم کۆرسەم لەسەر دیزاین کردو. یەکێک لەوانە مارتن سلیگمانە، یەکێکیان ئارۆن بێکە، یەکێکیان ئێڵسە کە هاتووم لەسەر ئەم بیرۆکەی ئەم سێزانایە من پاکێجێکی 15 ساعتیم داناوە بۆ ئەوەی بتوانین باوەڕەکانمان چارەسەر بکەین. زۆر گرنگە ئێمە بتوانین ئازاری دەرونی خۆمان بەهۆی ئەو باوەڕانی کە هەمانە چارەسەری بکەن. ئەم پیاوە دەڵێ 3 جۆر کەسایەتی هەیە، 3 جۆر ژیانکردن هەیە. ژیانێکیان پێی دەوترێ ژیانی چێش سنتەری یان کەسایەتی چێش سنتەری. ئەم کەسایەتیە پەیوەندی بەوە نییە کە من کێم، میم ئەوەیە سنتەری ژیانی من یان سنتەری کەسایەتی من بریتە لە چێش. ئیتر ئەو کەسە جاری وا هەیە من دایک و باوکی خۆم ئەەکەم بەپرد بۆ ئەوی بگەمە چێش، بگەمە زۆرترین چێش. خزم و کەسوکارەکانم دەکەم بەپرد بۆ ئەوەی ئیتر هاو نیشتیمانیانم، هاو زبانم، هەموو کەسێک من تەنها بەکاریان دەهێنم لە پێناوی ئەوەی کە چێژ لە ژیان وەربگرم. ئەمە کەسایەتێکی زۆر خراپە، زۆر کەسایەتێکی نامەعقولە لە ژیانی ئینساندا. کەسایەتێکی ترمان هەیە کە پێی دەوترێت کەسایەتی یاسا پارێزی یان کەلتور پارێزی یان چوارچێوە پارێزی. ئەمە کەسێکە چۆن ئەڵێ ئەگەر نمونە لەسەر مامۆستا بێنین چکە مەجلیسەکەمان بە زۆری مامۆسایە، ئەوەیە کەسێکە ساعات 8 بەیانی داوامی هەیە تا ساعات 12:40 یان 12:30 یان 11:40 گەر 5 دەرس بێ، یان هەتا وەکو مامۆسای زانکۆیەتایە وەکو ئێوار تەنها دەچێتە پۆل و کلاس و دەرسی خۆی دەڵێتەوە، دێتە ژوورەوە و لەگەڵ جەماعەتە قاوەیەک چاگە خواتەوە و دەچێتە ماڵەوە و داوامی تەواو دەبێت و خۆی شوات و پیاسەیەک دەکات و دێتەوە. ئیتر کە لە عادە چۆن ئەڵێ عیلاقەی بە هیچ ئوموری ژیانی کەسێکی ترەوە نییە، تەنها ئەوەی ئیشی خۆی دەکات لە چوارچێوەی قانونە، لە چوارچێوەی کەلتوری ئەم کۆمەلگای کە تێدا دەژی. وەکو کوردەواری و توێتی دەست بە کڵاوێ دەگرێ بانەی بات. ئەمەش لەوەی یەکەمیان باشترە. بەڵام دانەیەکی ترمان هەیە کە مارتن سلیگمان باسی دەکات کە پێی دەگوتێت کەسایەتی مانادار. ماناداریش لای سلیگمان بریتیە لە چی؟ بریتیە یەکەم لە سوود وەرگرتن لە توانە و بەهرە سروشتیەکانی خۆت، و هەروەها دووەم هاوتەری بوونی ئەو ئامانجەیە کە تو هەتا لەگەڵ دامەزراوە ئەرێنیەکانی ناو ئەو کۆمەلگایە یان ئەو کەلتورە. مامۆستا جاری وا هەیە لە ئەوەی یەکەمە هەر باسی ناکرێت، ئەوەی دووەمە مەسەلەن دەستی گرتووە بە کڵاویەوە دەچێتە کلاس و دەرس ئەڵێتەوە. بەڵام مامۆستای مانادار ئەوەی کە سلیگمان باسی دەکات لە جۆری دووەمی کەسایەتی کە کەسایەتی مانادارە ئەوەیە لە پۆلا کەسێک کە تەلەبەیەک یان چۆنە لە قوتابیەک هەست ئەکا کە ئەمە پێویستی بەوەیە
بە دوواداچوونی بۆ بکە گرفتێکی هەیە حاڵەتێکی هەیە دەستی دەگرێت کچی خۆم کوڕی خۆم من مامۆستاتم من باوکی گەورەتم من کوڕ برای گەورەتم چی پێویستیەکەت هەیە تۆ هەز دەکەم وەکو جاران نی چۆن ئەڵێ یاری ڕێگەی بۆ خۆش دەکا بۆ ئەوەی نمونەیەکی جوان بێ ئەویش ئەکتەرێکی جوان بێ لە نمایشکردنی ئەو بەهرانەی کە هەیەی زۆر گرنگە ئینسان بتوانێت ئەوە بێ چەند مامۆستامان بینیوە دەستیان گرتوین بردونیانەتە لای خۆ بە لە پەنهانێکە لە شوێنێکە لە سوچێکە دەردە دڵی لەگەڵ کردوینە و توێتی کوڕی من کچی من تۆ چیتە من دەتوانم یارمەتی بدەم من ئەگەر نەتوانم یارمەتی دەم دەتوانم بە هاوکاری مدیرەکەم بە ڕێوەبەرەکەم یارمەتی دەم بە هاوکاری باوک و دایکە دەتوانم یارمەتی دەم زۆر کەسی وا هەیە یعنی کەسێک نەبووە نەدایک و باوکی وەکو پێویست بوون نەمامۆستاکەشی دەرگەیەکی لێکردەوە کە ئەو توانایی کە هەیەی کە من ئەم شەو باسی گالووکتان بۆ دەکەم کە یەکێکە لە موسسە زۆر گەورەکانی ئەمریکا کە ئیش لەسەر بەهرەکان دەکەم ئێمە دەبێت کامل مامۆستایە بین مامۆستای چێژ سنتەر بین مامۆستای کەلتور پارێز و قانون پارێز و یاسا پارێز بین یان مامۆستای مانادار بین من لە پۆلەکەی خۆما هەر مامۆست ئەگەر بمەوێ هەموو تەلەوەکانم ئەناسم دەزانم کێکێشەی هەیە گرنگە ئێمە بتوانین باوکێکی مانادار بین دایکێکی مانادار بین مامۆستایەکی مانادار بین دراسێکی مانادار بین بازرگانێکی مانادار بین چۆن ئەڵێ ینی فرۆشیارێکی مانادار بین هەموو ئەمانە ئینسان دەتوانێت من کوڕێکم دەتوانم لە ماڵی خۆمدا باشترین کوڕی ماڵەوە بم مانادار بم من لە مؤسسەیەکە کار دەکەم دەتوانم لە هەمویان باشتر بم کەس ناتوانێت لە من باشتر بێت چونکە ئێمە تیۆرێکمان هەیە کە ئێستا دوای ئەوە باسی دەکەم تیۆریای هەڵبژاردن کە هی گلاسەرە من تێزی دکتۆراکەم لەسەر ئەمە بوو هەموو ڕفتارەکانی ئێمە بەدەست خۆمان کە هەڵیان دەبژێری من دەتوانم باشترین ڕفتاری خۆم هەڵبژێرم کە دەبکاتە کەسێکی مانادار باشترین سکیل هەڵدەبژێرم کە دەتوانێت بمکاتە مامۆستایەکی مانادار ئەو زۆر گرنگە بەڕێزان چۆن دەتوانین مامۆستایەکی مانادار بین ئەمە دەتوانین بە ئیستیفادە لە هەڕەمی ماسلۆ عەفو بلۆم یەکێکە لە چۆن ئەڵێ من لە هینێک بووم لەو چەند ڕۆژەیە حەزەکەم ئەمەتان بۆ تۆزێک تەوزیع بدەم پێش ئەوە هەموو مامۆستایەک پێویستە ئەو هەڕەمە بزانێ بەڵام زانینەکە وەکو هەڕەمەکە نازانیاری بناغەکەیەتی دوایی مەرحەلەی تێگەیشتن دێ دوای جێبەجێکردن دوای شیکردنەوە دوای هەڵسەنگان دوای بێکەوە بەستن و دوای ئیبتیکار و چۆن ئەڵێ داهێنان دێتە پێشەوە ئەوە ناڵێم تۆ ئەمە لە بەرکردنەکەی ئاسانە بەڵام دەبێت مامۆستا بزانێ چۆن دەتوانێت زانیاریەکان بدا بە تەلەبە ئەو کەرەسە و ئایتمانە چین کە دەتوانێت زانیاری بگێنێتە مەرحەلەی تێگەیشتن ئەم کەرەسە و ئایتمانە چین کە دەتوانێت تێگەیشتن بکا بە جێبەجێکردن مەرحەلەیەکی تر بگێنێتە ئاستێکی بەرزتر وای لێ بکا قوتابی شیکاری بکە شیکردنەوە بکا بۆ شتەکان ئەو پرۆسە عەقلیە جێبەجێکە وای لێبێ کە شتەکان هەڵسەنگێنی کامە ئایتمانە دەبێتوانم ئیستیفادە لەکەم کەرەسانە ئیستیفادە لەکەم کە دەتوانم ئینسانێکی داهێنەر دروست بکەم من وەکو عەرزم کردن لە کۆنفرانسێکا بووم مامۆستایەک ئەم بابەتەی ڕاهێنەرێک ئەم بابەتەی بۆ باسکردن وتم زەحمەت نەبێت لە هەرێمی کوردستانە ئێمە ئایتمەکانی کە لە بەردەست مامۆستادان کامانن کە دەتوانێت زانیاری بکا بە تێگەیشتن کا بە جێبەجێکردن کا بە شیکردنەوە ئەسڵەن تۆ ئەیزانی من ئەیزانم هیچمان نایزانی بۆیە گرنگە مامۆستا لە ڕووی زانەکیەوە بتوانێت ئەم بابەتە گرنگی پێ بدات ئەمە چکە ئەم بابەتی کە بۆم هەڵبژاردن تقریبا 5 ساعاتە من بەسەریعی بۆتان باز ئەەکەمە گینە ڕاهێنانێکی تەواوە ئەمە پێویستی بەوە بوو کە ئێمە لە کلاسێکا دابنیشین و چۆن ئەڵێ کۆمەڵێک ئاکشن هەیە کۆمەڵێک ڕاهێنان هەیە بیکەین بەڵام ئەمە چکە هەر ئۆنلاینێ من دەتوانم زانیاریەکان بە ئێوە بڵێم تەکنیکی دووەم بریتیە لە چی بریتیە لە ئەوەی کە پێشەوەی بێمە سەر ئەم بابەتە بەڕێزان شتێکی تر هەبوو کە پێم خۆش بوو باسیکەم ئەویش ڕوانگەی زانایکی تری دەروون ناسە کە من ئێستا تقریبا لەگەڵ قوتابیەکانی خۆمە ئیشی لەسەر ئەەکەم بەڕاستی ئەویش پێکهاتەی کەسایەتی ئینسانە من ئێستا زانایەکەی بە ناوی ئارێک برێن حەزەکەی بینووسن هەر لە لای خۆتان دوای سێرچشی بۆ بکەن ئەمە خەڵکی
خەڵکی ئەمریکا ئەوەش زانایەکە ئەم زانایە هاتووە کەسایەتی ئینسانی کردووە بە دەڵێ ئینسان لە ڕووی کەسایەتیەوە لە سێ من پێک دێ ینی لە سێ من پێک دێ لە سێ بەش پێک دێ منێک کە پێی دەگوترێ منی حەز کە تعبیری لە با بڵێن برێن تعبیر لەوە دەکات کە منی حەز لە منی منداڵ ئەچێ و منێکی تر پێویست پێی دەوترێ منی دەستور کە منی دەستور لە منی دایک و باوک ئەچێ جایسا بۆتان ڕوون دەکەمەوە و منی باڵغ کە منی باڵغ لە منی عاقڵ ئەچێت من ئێستا لەگەڵ تەلەبەکانی خۆما بەڕێزان یعنی تقریبا دوای هەموو مەحاضەرەیەک دوای هەموو دەرسێک دەدەقە چارەکێک دا ئەنێم بۆ ئەوەی کە بتوانم لە ڕووی دەرونیەوە من ئەو کەسانەی کە لەگەڵمدان چۆن ئەڵێ فێری یەکەمی شت ئەوە بکەم کە خۆیان بناسن زۆر گرنگە ئینسان خۆی بناسێ جا ئەریک برێن یەکێکە لەو زانایانەی کە تیۆریاکەی بە ناوی تحلیلی شیکردنەوەی ڕەفتاری بەرامبەری تەقدیم کردو ینی تیۆریاکەی بە ناوی ئەوەیە تحلیل ڕەفتاری متەقابل دەڵێ ئینسان لە ڕووی کەسایەتیەوە لە سێ بەش پێک دێ یەکێکیان پێی دەگوترێ منی منداڵ یەکێکیان پێی دەگوترێ منی دایک و باوی ئەوەی تریان پێی دەگوترێ منی باوەخ دەڵێ من کاتێک کە من لەگەڵ کەسێکی ترا پەیوەندی دروست دەکەم بەو سێ منە قسە ئەەکەم یان منێکم بە منی مناڵ قسە ئەەکەم یان منم بە منی دایک و باوە قسە ئەەکەم یان منم بە منی باڵغ قسە دەکەم کە منی عاقڵە جا من لەگەڵ تەلەبەکانە دەڵم هەموو جارێکە من پەیوەندی لەگەڵ توە ئەبەستم بەو سێ منە یەکێک لەو سێ منانە قسە ئەەکەم جا بزانە کامە منە بۆ ئەوە باشە کە پەیوەندی من و تۆ باش بێ ئایا منی منداڵ باشە یان منی دایک و باوک باشە یان منی باڵغ باشە مەسەلەن من نمونەکەم بۆ هێنانەوە وتم ئەگەر من بەیانی امتحانتان بێ ئەو پەیوەندی کە من ئێستا لەگەڵ توە ئەیبەستم بزانە بە چ منێکە دەڵێم جەماعەت بەیانی امتحانتانە کەیفی خۆتانە ئیتر چۆن سەعید دەکەن ئاوا سەعید بکەن ئەوە کامە منەیە لە مندا قسە ئەەکە تەلەبەکان هەمویان دەگوت مامۆستا ئەوە منی منداڵە وتم دەی باشە لەسەر منی دووە مەسان نمونێگە هێنمەوە بزانم چۆن تێگەیشتونە دەڵێم ڕۆڵێکیان سەعید بکەن بەیانی امتحانتانە امتحانەکەش امتحانێکی مەسیریە وەکو دایک و باوک کە چۆن دەستور ئەدا بە منداڵەکانی منیش ئێستا ئەو پەیوەندی کە لەگەڵ توە ئەیبەستم لە چوارچێوەی منێکی قانونیدایە منێکی دەستوردایە وەکو باوکانە وەکو دایکانە من قسە ئەەکەم ڕۆڵێکیان بەیانی امتحانتانە سەعید بکەن دەڵێم ئێستا من بە چ جۆرە منێکی کەسایەتی قسە ئەەکەم ئایا منی منداڵە یان منی دایک و باوکە یان منی باڵغە وتی مامۆستا ئەمە ئێستا یەکسەر پێمەڵێن باوکە مامۆستاوە منی باوک و دایکە دەی باشە لەسەر ئەوەی سێم نمونەتان بۆ ئەهێنمەوە باوکە گیان بەیانی امتحانتانە سەعید بکەن من هەتا سەعات 1 و 2 لێرەم هەر کەسێک پرسیاری هەبوو بابێ بەیەکەوە چۆن ئەڵێ پرسیارەکانی بکاو و جوابەکەی پێ ئەدەمەوە ئەوە منی باڵغە جا من پێیان ئەڵێم دەڵێم من لەگەڵ تۆیە هەر کاتێک کە پەیوەندی لەگەڵ تۆیە دروست ئەەکەم بە یەکێک لەو سێ منە قسە ئەەکەم توخوا ئێمە چەند مامۆستا هەیە بەم سێ منە بە منی باڵغ قسە ئەەکە بەشێکی زۆری منی مامۆستایە منی منداڵە دەڵێ چی دەڵێ جارێکی تر بۆ نمونە ئەگەر بێت و مەسەلەن غەڵەتێکی کردووە فاوڵێکی کردووە ئەو غەڵەتە بکەی بە شەق دەرتەکەمە دەرەوە تخواوە منی عاقڵ قسە ئەەکە یان منی دایک و باوکە قسە ئەەکە نەوەڵاوە منی مناڵە قسە ئەەکە بۆیە ئێمە دەبێت لە پەیوەندیدا ئاگامان لەوە بێ ئایا من بە چ منێ قسە ئەەکەم منی مامۆستا ئایا بە منی مناڵ قسە ئەەکەم یان بە منی دایک و باوک قسە ئەەکەم یان بە منی باڵغ کە منی عاقڵە بۆیە منی منداڵ تعبیرە لە حەزی ئینسان منی دایک و باوک تعبیرە لە منی دەستور و منی قانون و منی باڵغ تعبیرە لە منی عاقڵ و پێگەیشتوو بۆیە ئێمەی مامۆستا کەسایەتی ئینسان کەسایەتی مامۆستا دەبێ هەمیشە لەو دوانە بەدەر نەبێ یان لە منی دەستور وەکو منی دایک و باوک یان لە منی عاقڵ کە تعبیرە لە منی باڵغ و تێگەیشتوو مدیری وا بینم یان بەڕێبەری وا بینم لەگەڵ ڕێزم بۆ ئەو مامۆستا بەڕێزانەی کە ئەرکیان لەسەر شانە چووکە بەشێکی زۆری بەڕێوەبردن لەسەر شانی ئەوانە بەڵام قەت بە منی دایک و باوک قسە ناکە هەمیشە بە منی مناڵ قسە ئەەکە مناڵێک تەخیر بووە سەیرەکەم ڕۆژێک دوو ڕۆژ هەموو ڕۆژە تەعدیدی دەکەن
ڕادەکەن من لە مەرحەلەیەکا بووم تقریبا 10 ساڵەوە پێش کوڕێکمان هەبوو ناوی ئەرکان بوو هەموو ڕۆژە تەخیرە بوو هەموو ڕۆژە تەخیرە بوو ڕۆژێکیان دەستم گرتم کاکە تۆ بۆچی تەخیرە بی وتی مامۆستا قسەیەک هەیە بەس مابینی خۆم و خۆت بمێنێ نامەوێت هیچ کەسێک بزانێ وتم بۆچی ناوەڵا من ئامادەمە یارمەتیشت بم وتی من هەتیوم لەگەڵ دایکما ئەژیم تەنها من و دایکمە ئیشێکم دۆزیوەتەوە لە علوەی ئەو کاتە علوەی سلێمانی وتی لە علوەی ئیشێکم دۆزیوەتەوە بەیانیان پێش مەلا بانگدان ئەچم قاعەیەک هەیە محلێک هەیە من ئیشیان پێداوم شتیان بۆ دادەبەزێنم هەموو بەیانیەک من مەلا بانگدان لەوێمە ئیتر ئەچم لەوێ سەعاتێک 2 ساعات ئیش ئەەکەم و یەکسەر سواری ماتۆڕەکەم دەبم بە ماتۆر ئەهات مارکێتێک لەو ناوە بوو دوکانێک لەو ناوە بوو لەوێ ماتۆڕەکەی ڕدەگرت و دەیوت من لەوێ بە ماتۆڕەکەم دێم و دێم بۆ مەکتەب تەخیر بوونەکەی من 5-6 دقیقە هەموو ڕۆژە دەرسی یەکەم ئەوەیە ئەدا هەموو ڕۆژێ تەهدید دەکرا هەموو ڕۆژێ سوکایەتی پێدەکرا دوای من چوم یانی شتەکەم بۆ هەندێ ئەوانەی کە کار بەدەست بوون لەو موسسەیە وتم کاکە مەحاڵەتێکی ئاوای هەیە دوای چەند ساڵێک ئەم کوڕە گەورە بوو الحەمدولیلا خوێندنیشی تەواو کرد و بوو بە ساحبی ئیش و کاری خۆی ئێستا ئەم ئیشەشی نەماوە ئێستا پۆلیسە لەخوا بە زیاد بێ ینی مانگانە پارەیەکی چاک وەردەگرێ من هەموو ڕۆژێ ئەیبینم جارێ گەراجێک لە لای ئەو شوێنەیە کە لەوێ دایرەیەکە پۆلیساتیەکە هەموو جارە دێ پڕ بە ئاوا باوەشم لێدا دەڵێ مامۆستا بەشێک لە سەرکەوتنەکانی من تۆ کەم ڕێگەت بۆ خۆشکردن نسحەت و ئامۆژگاری دەکردم ئینسانی منی باڵغ منی عاقڵ منی پێگەشت و ئەوەیە مامۆستا دەبێ نەک هەر شتەکان فێری تەلەبە بکات و ئیتر خواحافیزی بێت و لە 20ەکە 20 بێنە و لە 60ەکە 60 بێنە و لە دەیەکە دەر بێنە و یان کویزێکی باشی کردو و دەرەجە بێنێت لایانی زانەکی هیچ نییە ئەو ئینسانەکە ئینسان بوونی تێدا بەرزەسە نەبێ مامۆستا هیچ مامۆستایەکی خاڵیە ئەگەر نازان علمی زەڕەشی پێبێ بەڕێزان ئێستا باەکشتان پێ بڵێم ینی ئەمە هەرچەندە کارەساتێکی گەورەیە کە چەند ساڵی کە ئێمە بەچوی سەر ئەیبینی چکە من توێژینەوەیکم خوێندەوە لە مالیزیا ئەنجام درراوە دەڵێ لە سەدا هەفتای زانکۆکانی وڵاتان دوای 50 ساڵ 35 بۆ 50 ساڵ داخرێ لەبەرچی لەبەرەوەی لایانی زانەکی یەکەم ئەوەندە پێش ئەکەوێت کە خەڵک زۆر پێویستی بە مامۆستان نابێت ئێستا خەریکە مامۆستا پیشەی مامۆستا بۆ ئەوەی کە پێویستم پێ تەنها ئەوەی کە بزانم بنووسم و بخوێنمەوە دنیا سفر ئەبێتەوە چکە من ئایم لە بەردەستایە هەموو ڕۆژێ دەتوانم دەیان شت بنووسم دەزانین لە ماوەی ساعاتێکا من دەتوانم تێزێکی دکتۆرا بنووسم ئەتوانم لە ماوەی ساعاتێکا مەقالەیەکی 1000 وشەی بنووسم 2000 وشەی بنووسم 5000 وشەی بنووسم ئەزانی ئێستا تۆ تەکنیکێک هەیە ئەو بابەتەی خۆی ئەگە ئەو بابەتەی خۆت کە ئەبدەیتی نەکەیتەوە لەوانەیە تەلەبەی لە دواوە دانیشتوە زمان ئەزانێ بە ئینگلیزی ئەزانێ عەرەبی ئەزانێ جاری وایە تورک و فارسی ئەزانێ هەر لێک لە حەزەدا ئەگەر ئەبدەیتی زانیاریەکانی خۆت نەکەیتەوە هەر فاوڵێک کە بیکەی لە ڕووی زانیاریەوە یەکسەر تەلەبەکە پێ دەڵێ مامۆستا ئەم زانیاریە دەمێکە ئیلغابەتەوە ئاگار لە خۆ بێەوە بابەتەکە بابەتێکی کۆنە وێ زۆر گرنگە ئێمە بتوانین لە ڕووی زانەکی و لە ڕووی چۆنەڵی کەسایەتیمانەوە خۆمان پەرۆدە بکەین و لە ئاستی ئەم پێشکەوتنە دابی کە هەمانە باسی تەکنیکی یەکەممان کرد کە دەتوانین زانی بە هەڕەمی بلۆم چۆنەڵی ئیستیفادە بکەین هەڕەمی بلۆمیش تەنها بەوەی کە ئێمە کەرەسەکان دەستنیشان بکەین مثلەن ئەوەی کە لە بەردەستمانە بەکاری بهێنین بۆ ئەوەی بتوانین ئینسانێکی داهێنەر دروستکەین لە ڕووی معریفیشەوە ئینسان لە سێ ئاستایە یانەوەتە زانیاری پێە ئەوە قۆناغی زانیاری و معریفەیە یانەوەتە قۆناغی خیبرەیە زانیاری پێ و دەتوانێت ئەم زانیاری بەکار بهێنێت بۆ حەلی مەسئلە چارەسەرکردنی کێشە تۆ تەنها زانیاری ئەدەی بە تەلەبە یان ئەگەر زانیاریت پێدا ڕێگاشی پێشان دەدەی کە چارەسەری کێشەکانی پێ بکات چکە یەکێک لە گرفتەکانی چۆنەڵی بواری پەروەردە سیستەمی پەروەردەی ئێمە ئەوەیە کە زانیاریەکانمان پێدا بەڵام نازانین بەکاری بێنین لە ژیانی ڕۆژانەمانداکەی گرفتەکە ئالێرەدایە ئێمە ئینسانێک دروست ئەبین دواتر لەوانەیە شەهادە وەکو شەهادەیەکی بەرزمان هەبێت لە ڕووی زانیاری و زانیارێکی زۆرمان هەیە بەڵام ئەو زانیاریە بەکار ناهێنین بۆ چارەسەرکردنی کێشە مەرحەلەی سێم پێی دەوترێ مەرحەلەی ئیبتیکار یەکەمیان لایەن مەرحەلەی معریفەیە مەرحەلەی خیبرەیە مەرحەلەی ئیبتیکارە هەروەکو تقریبا جۆرێک لە هەڕەمی بلۆمە
مەرحەلەی ئیبتیکار چییە؟ زانیاری پێیە، دەتوانێت بەو زانیاری حەلی مەسئلە بکات، چارەسەری کێشە بکە، و دەتوانێت بەم چارەسەرکردنی کێشەی ئەوەندە مەعریفەی هەیە، دەتوانێت چۆن ئەڵێ داهێنانیش بکات. ئەوە زۆر گرنگە مامۆستا هەمیشە داهێنەر بێ. مامۆستا نابێ مامۆستای 2026 وەکو مامۆستای 2024 بێ. دەبێ هەموو ڕۆژێ ئەبدەیتی زانیاریەکانی خۆی بکە و بتوانێت سیمینار کە من لە ئاخیرە ئاماژەی پێ دەکەم کە سێگۆشەی خود ئاگاییە، ئێمە بتوانین سوود لە هەموو بارانە وەربگرین کە لایانی مەعریفی و زانێکی ئێمە بەرەو پێشەوە دەبێت. ئەمە تەکنیکی یەکەم بوو. تەکنیکی دووەم بازەکەی مامۆستایانی بەڕێز، ڕێگە چمە سەر ویلیام گلاسەر. ویلیام گلاسەر جامە زۆر گرنگە، من قسەی لەسەر کەم لەوانەیە 1 ساعتی کە بتوانم ئەم قسانەی من تاو نابێت لەسەر ویلیام گلاسەر. ویلیام گلاسەر دەڵێت چی؟ خاوەنی تیۆریای هەڵبژاردنە و یەکێکە لەوانەی کە ئیش لەسەر کوالتی سکوڵ دەکات، کوالتی مامۆستا ئەکات. دەڵێ ئینسان ئەمڕۆ پێویستە ئێمە موەسسەیەکی پەروەردەیدا بمەزرێنی کە چۆن ئەڵێ ئەم موەسسەیە لە ڕووی نیازەکانی ئینسان بتوانین نیازەکانی ئینسان تێر بکات. من مەدرسەیەکم بۆ چییە؟ قوتابخانەیەکم بۆ چییە کە نیازەکانی من تێر نەکات؟ ئەو دەڵێ ساحێبی تیۆریای هەڵبژاردنە، دەڵێ ئینسان لەو دەقەیەوە کە لەدایک دەبێ ڕفتارەکە هەتاوەکو دەگاتە 4 ساڵی هەموو ڕفتارانەکەی دەکات بۆ 5 نیازەوە، نیازەکانم بۆ داناون. ئەم نیازانە نیازی ژێنەتیکینە، ئیش ڕفتارێکە کا بۆ ئەوی بمێنێتەوە، ڕفتارێکە کا بۆی نیازی خۆشەویستی تێر بێ، ڕفتارێک ئەکا بۆ ئەوەی قودرەتێکی هەیە ئەو قودرەتەی تێر بکە، یان قودرەت یان نیازی ئازادی هەیە یان نیازی شادی هەیە، یان دەیەوێت بە خۆشی بژی. ئەم 5 نیازە بەڕێزان 5 نیازی ژێنێتێکی ویلیام گلاسەری پێ دەڵێن کە لە هەموو ئینسانێکە هەیە. هەر ڕفتارێک کە تۆ دەیکەی بۆ تێرکردنی ئەو 5 نیازەیە. ئێستا تۆ بۆچی گوێ لە من دەگری؟ نیازێکی قودرەت دەتوانیت پەیداکەی، دەتەوێت نیازی قودرەت تێرکەی، یان حەزت لە خۆشەویستی دەروونزانیە، یان دەتەوێت مامۆستایەکی باش بی، ئەو مامۆستایە بەیانی یارمەتیتدا لە شوێنێکا بمێنیتەوە و لەو شوێنەدا تۆ پارە پێیاکەی مانەوە، بۆ پارەیە ئیش لەسەر ئەو بکەی کە ژیان و زیندگی خۆت بەردەوام بکەیت. تێگەن مامۆستایانی بەڕێز، ئێمە هەمومان ڕفتارەکەین لە پێناوی گەشتین بە کۆمەڵێک نیاز کە نیازەکانمان بریتین لەمە. هەموو ئێمە ژیانی ڕۆژانەی ئێمە بریتە لە ڕفتارکردن، ڕفتارەکانیش خۆمان هەڵی دەبژێرین. ئەو ڕفتارانی کە هەڵیشی دەبژێرین بۆ تێرکردنی ئەو 5 نیازەیە. مەسەلەن لە کوالتی سکوڵە دەڵێ پێویستە هەموو ئەو بابەتانی کە ئێمە دەیخوێنین بۆ تحقیقی کۆمەڵێک نیاز بێ. مەسەلەن من ئەگەر مامۆستای زانست بم، مادەکان بخوێنم، دۆخەکانی مادە، مەسەلەن یەکێک لە دۆخەکانی مادە بریتە لە چی؟ بریتە لە دۆخی مەسەلەن گۆڕانی دۆخی ڕقی بۆ شلی. پێویستیم بە چییە؟ ئەو کەرەسانەی کە پێویستمە ئەوە لە دەفتەری پلانە دەنووسێ، پێویستیم بەوەیە کە مۆمێکم لە بەردەستا بێ، ئاوم لە بەردەستا بێەوە کە مۆڵەیەکشم هەبێ، کردداری بە هاوڵم بوون مەسەلەن ئەنجام دەدەم، یان کردداری ڕقبوون بۆ گۆڕانی ڕقی بۆ شلی هینەکەم. من ئەگەر ئەم تاقیکردنەوەی لە پۆلە لە کلاسا بکەم وەکو مامۆستایەکی کوالتی، وەکو مامۆستایەکی مەسەلەن ئازبەرز، دەبێ هەدەفم بریتی بێت لە هات، چونکە من دێمەوە سەر قسەی یەکەم. ئێمە زانیاری بۆ ئەوەیە کە حەلی مەسئلەی پێ بکەین، یان هەر زانیاری پێ بێ کەسەکە. ئایا ئێمە زانیاری بۆ ئەوە دەدەین بە کەسەکە زانیاری پێ بێ و حەلی مەسئلە بکە، یان بچێتە مەرحەلەی ئیبتیکار و داهێنە؟ جا زۆر مهمە. اینجا ئەمانە هەمووشی لە پێناوی چیە؟ لە پێناوی ئەو نیازانەدایە. من دووبارەی دەکەمەوە، نیازەکان لە منە هەیە، لە تۆشا هەیە، هەمووشمان وەکو یەک ئەو نیازانەمان هەیە. هیچ کەسێک 6 نیازی نییە، تەنها چەند نیازی هەیە؟ 5 نیازی هەیە. ڕفتارەکانی ئێمەش هەمووی بۆ پڕکردنەوەی ئەو 5 نیازەیە. ئەوەی کە ئەمە هەرەمەکەی ماسلۆش ئاماژەی پێدەکا، هەر تقریباً گلاسر هاتۆ کورتی کردەوە لەو 5 نیازەدا. مەسەلەن من ئەگەر بابەتێک بڵێمەوە وەکو بابەتی زانست، دۆخەکەم دۆخی مادەیە، گۆڕانەکەم ئەو چالاکی کە ئەیکەم ئاوە بۆ بەهەڵم بوون، و ئەو پێداویستانەی کە پێویستم پێیەتی مۆمێکە ئاوێکە لەگەڵ کەمەڵەیە کە ئاوی تێکەم، چ نیازێک پڕ دەکاتەوە بەڕێزان؟ نیازی خۆشی پڕ دەکاتەوە، نیازی شادی پڕ دەکاتەوە. چونکە من لەگەڵ مامۆستایە ئەو کاتێک کە تەلەبەیەک هەڵدەستێ لەگەڵ ئەم ئیشە ئەکا، یەکەمی شت خۆشەویستی و کۆمونیکیشن لە نێوانی
مامۆستاکەدا بەهێزتر و پتەوتر دەبێت. شادی ئەو کەسە هەست بە شادیەک دەکات، کلاسێکی جامد نابێت، کلاسێکی چۆنەڵی موزمین نابێت، کلاسێکی بەستوو نابێت، بەڵکو حرەکەیەکی تێدا جمجۆڵێکی تێدا کەسەکە دێتە پێشەوە شتێکەکە دڵی خۆش ئەبێ پێکەنینی تێدایە. دوای ئەوە قودرەتێک یعنی نیازێکە نیازی قودرەتە تێدا خاڵی دەبێتەوە. من پێویستیم بەوەیە کە بێم ئەم ئیشە بەدەستی خۆم بکەم، ئەم ئیشە بەدەستی خۆم بکەم. جگە لەوەی باگراوندە زانستیەکەم بەهێز دەبێت، چونکە من دواتر ئەو زانستم لەبیر ناچێتەوە. شتێک نییە هەرتەنها لە دووتوێی وەرەقەیەکدا بێ. ئەمە ڕسمێکە، ئاوێکیان هێناوە، کەمەڵەیەکە، مومی لە ژێرایە. ئەگەر هەر بە ڕسم بێ، ڕسم هیچ لەوانەیە چۆنەڵی شتەکە فێر ببم، بەڵام قابلی لە بیرچوونەوە هەیە. ئێمە قسێکی کۆنفۆشیۆس هەیە، دەڵێ بۆم باس بکە لەبیرم دەچێتەوە، پیشانمدا لەوانەیە بەبیرم بێتەوە، بەشداریم پێ بکە، ئەها سەیری کە مەرحەلەی سێم، بەشداریم پێ بکە ئیتر فێر دەبم. ئێمە کاتێک دەتوانین زانست فێری کەسێ بکەین کە بەشداری پێ بکەین، چونکە نیازێک لە نیازەکانی ئینسان نیازی قودرەتە. ئەو کەسە پێویستی بەوەیە کە بێ خۆی چۆنەڵی کەمەڵەکە مۆمەکە داگیرسێنێ، خۆی کەمەڵەکە پڕ لە ئاوکە، خۆی کەمەڵەکە لەسەر سێپایە دانێت و خۆی بە چاوی سەری خۆی ئیشەکە بکات و ئەو بوون بە هەڵمەت ببینێ. زۆر گرنگە. ئێمە دەتوانین ئەوەی کە کواڵەتی سکوڵ ئاماژەی پێ دەکات ئەوەیە دەبێت لە دەفتەری پلانی هەموو مامۆستایەکە هەیە، هەر بابەتێک کە دەیڵێتەوە بزانە ئەو بابەتەی ئەو چ نیازێکی ئەو مرۆڤە تێر دەکات. زۆر گرنگە ئێمە بتوانین. ئەوە تەکنیکی دووە. هیچ منداڵێک ناتوانێت کەسایەتێکی بەهێز بەدەست بهێنێ ببێ ئەوەی ئاگاداری ڕەفتاری خۆی نەبێت. بۆیە پێویستە هەمیشە شێوازی ڕاستکردنەوەی پێ بڵێن، پێدانی ڕێنمایی. ئەگەر منداڵەکە دەیان جاریش هەڵە بکە، ئێمە پێویستە لەسەر ئەساسی حتا چاکردن و ڕاستکردنەوەی سلوکی ئینسان ئەوە نییە. سام مۆدێلی پەروەردەکردن گۆڕاوە، جاران بە زلە لێدان پێیان ڕازەکردنیەوە، یان ئەگەر شتێکی باشمان کرد بایە بۆ ئەوەی ئەم ڕفتارە لە ئینسانەکەدا پتە ببێت پاداشتیان نەکردین. ئەمە زۆر با بڵێین میتۆدێکی کلاسیکیە لە فێربوونە. بافلۆف و سکینەر و ئەوانە کە مەدرسەکانی خۆیان لەسەر بنیادنا و ئێمەش بەرهەمی ئەو جۆرە کەسایەتین. ئێستا کەسایەتێکی مەرجدارمان لەسەر دروست بووە، بۆیە ئێمە هیچ شتێک ناکەین بەبێ بەرامبەر. کەسایەتی ئێمە ئەوە نییە کە ئێمە کەسێکی ئەنانین. هەر پەروەردەی ئێمە لە منداڵیەوە کە چوونێتە مەکتەب، چوونێتە قوتابخانە، لە مەرحەلەی یەکەمەوە ئەگەر شتێکمان نەزانی بێ لێیان داوین، کە شتێکیشمان زانی بێ پاداشتیان کردوین. فێربوونەکەی ئێمە فێربوونی مەرزداری پێ دەڵێن، یعنی بە مەرز فێربووین. ئەگەر ئەوەت کرد منیش ئەوەت بۆ دەکەم. هەتا نمونەیەکی سادە مەسەلە زۆر جار دایک و باوکمان پێیان وتوینە کوتویانە ئەگەر لەو ئیمتیحانە تۆ ئەوەندە بێنی ئەوەندەت بۆ دەکەی، ئەوەت بۆ دەکەی. ئەوەندەی هێناوە، مەسەلەن 20 لە 20 هێناوە، 20 لە 20ەکەی هەدەفە سەرەکیەکەی ئەوەیە کە شتێک بەدەست بێنێ، مەرجەکەی ئەوەیە کە شتێک دەستکەوتی هەبێ. جاری وایە مادی بوو، جاری وایە معنەی بووە. ئێمە فێربوونەکەمان، فێربوونە کلاسیکەمان فێربوونێکی مەرجداری پێ دەڵێن. بۆیە ئێستاش ئینسان لەسەر تاسەری هەموو عالەمە کەسایەتێکی مەرجداری هەیە. ئێستا پەروەردەکردن گۆڕاوە. ئێمە دەبێ کۆنتڕۆڵی ڕەفتار بگەڕێنەوە بۆ ناوخۆی ئینسان لە دەرووناسی بە تایبەتی گلاسەر. بۆیە من ئاماژە دەکەم چکە زۆر تێیدا کڵاوم بە تایبەتی بواری تیۆریای هەڵبژاردن. ئێمە دەبێ کۆنتڕۆڵی ڕەفتاری ناوخۆیی بەهێزکەین، نەک کۆنتڕۆڵی ڕەفتاری داخلی، نەک دەوروبەر کاریگەری و ئاڕاستی ئێمە بەدەست دەرەوە بێت. هەر کەسێک بۆ دەرەوە بژی، هەر کەسێک لەبەر ڕۆشنایی بارودۆخا بژی، کەسێکی چۆن ئەڵێی کۆنتڕۆڵی ڕفتارەکانی لە دەرەوەی خۆیدا دەبن. بۆیە پێویستە لە موسساتی کواڵەتیە بە تایبەتی موسساتی پەروەردەی ئێمە دەبێ کۆنتڕۆڵی ڕفتاری ئینسان بگەڕێنەوە ناوخۆی ئینسان. ئەی چۆن دەتوانین؟ شێوازی ڕاستکردنەوە هەیە. ئێمە دەبێت ڕێنمایی بکەین. فاوڵ ناکە، دەیان جار فاوڵ بکە ئەو تەلەبەیە، دەبێت ئێمە بین جارێ بزانین ئەو هۆکارە چییە کە بۆچی ئەو ڕفتاری کردووە، کە زانیمان ئیتر سەرزەنشتی ناکەین، تەنها دەڵێن ڕاستە تۆ فاوڵت کردووە، ئەمە هەڵەکەیە، بەڵام ڕێگە ڕاستەکەی ئەوەیە. شێوازی ڕاستکردنەوەکەی پێشاندەی ڕێنمایی دەکەین بۆ ئەوەی جارێکتر ئەو هەڵەیە دووبارە نەکاتەوە. دووەمیان ئاگاداربوونە لە ڕفتاری نابەرپرسانی خۆیان. یەکێک لەو شتانێکە گلاسەر ئاماژەی پێ دەکات بریتیە لە خود ئەرزژیابی، یعنی خۆ هەڵسەنگاندن.
ئێمە دەبێت فێری تەلەبە بکەین فێری قوتابی بکەین یەکێک لەو شتانێک کە پێویستە مامۆستا فێری تەلەبەی دەکات ئەوەیە کە خۆی بۆ خۆی هەڵسەنگێنی هەتا لەمە مەدارس و لە مؤسساتی پەروەردەی گلاسەریا دەفتەرچەیەک هەیە دەفتەرێک هەیە ئینسان ئەوە مەحرەمی خۆیەتی دەبێت فێریکەین ئەم هەفتەیە شتێکی باشی کردووە بۆ شتێکی خراپی کردووە ئەم شتێک کە دەبوو بیکا بەس نەی کردووە ئێمە دەبێت ئینسان هەتا خۆشمان جاری وایە دەبێت لەسەر ئەمە خۆمان ڕابهێنین من ئەم هەفتەیە بەرهەمی لایانی باشی من چی بووە زۆر گرنگە ئێمە بتوانین خۆمان هەڵسەنگێنین خاڵێکی تر کە لە هەمویان گرنگە ئەویش بریتە لەلایانی بەرپرسیارەتی زۆر مهمە گلاسەر چۆن ئەڵێ یەکێک لەو چەمکانی کە زۆر ئیسیفادەی لێ کردووە جەختی لەسەر کردەوە مەسەلەی بەرپرسیارەتیە ئێمە دەبێت ئینسانی بەرپرسیار دروستکەین چکە وتمان هەموو ئینسانێک ڕفتار دەکات و هەموو ئینسانێکیش ڕفتارەکانی خۆی هەڵی دەبژێرێ و من گەیشتومەتە کوێ ئێستا لە ئاستی ژیانی خۆم بەهۆی وەرگرتنی بەرپرسیارەتی ئەو ڕفتارانەیە کە کاتی خۆی هەڵم بژاردووە من نەگەیشتومەتە ئاستی ئەو مادەی کە ئێستا هەمە نەگەیشتومە ئاستی تەحسیلی و مەداریک و شەهادە و بڕوانامەی ئەم ئاستی کە ئێستا هەمە من ئێستا مامۆستانی مامۆستای ئامادەیم زانکۆم ئیبتیدای بەهۆی بەرپرسیارەتی و بووە کە لە ڕابردووە ئەو ڕفتارانی کە هەڵم بژاردوون کەس وای لە من نەکردووە کە من ببم بەم شتێکی ئێستا هەم خۆم هاتووم تەحملی ڕفتارەکانی خۆم کردووە بەرپرسیارانە مامەڵەم لەگەڵ کردووە و گەیشتومەتە ئەو ئاستی کە ئێستا تێیدا بورن وابزانم بۆیە یەکێک لەو شتانێک کە گرنگی پێدەدرێت بریتە لە لایانی بەرپرسیارەتی بەرپرسیارم لە بەرامبەر هەموو شتانێک کە هەموو ئەو ڕفتارانێکی هەڵی دەبژێرم ئەمە گرنگی دەدا بە چی گرنگی دەدا بە کۆمیونیکیشن زۆر گرنگە من بتوانم توانای هەڵبژاردننی ئەو دکتۆریان زۆر داوای هینەکەم لێبوردنەکەم من لە دەرسێک ئەمە ئۆنلاین خەڵکێکی زۆر لەسەر داوای لێبوردنەکە پەیوەندیت پێوە بکەم ئینشاءڵڵا پەیوەندیت پێوە دەکەم دکتۆریان قوربانە بم چاوەکەمی ببورنەوە دووسێ جار تەلەفۆنی کرد وتمنەوە کاشتی زەڕور بێت بۆیە یەکێک لەو شتانەی کە مامۆستا فێری تەلەبەی دەکات شێوازی ڕاستکردنەوەیە شێوازی خۆڵسەنگاندنە و شێوازی کۆمیونیکیشنە بەڕێزە زۆر گرنگە زۆربەی زۆری زانایانی دەرووناز دەڵێ ئێمە لەوەتی هەین ڕفتارەکەین ڕفتارەکانیشمان لە 95 پەیوەندیم من پەیوەندی لەگەڵ منداڵەکانم من پەیوەندی لەگەڵ هاو پیشەکانم من پەیوەندیم لەگەڵ فرۆشیارێکا کە دەچم لە دوکانەکەی لە مارکێتەکەی لە شوێنێک کاشتی لێکرم من پەیوەندیم لەگەڵ ئەو تەکسی کە لەگەڵی سەرەکەەوە من پەیوەند هەموو ڕفتارەکانی ئێمە پەیوەندی پێویستە گرنگی بدەین بە پەیوەندی بەڕێزان ئەو پەیوەندی زۆر گرنگە حتا قسە لەسەر ئەوەیە زۆربەی زۆری گرفتە دەرونیەکان زۆربەی زۆری کێشە دەرونیەکان لە ئەنجامی چیەوە دروست دەبن لە ئەنجامی پەیوەندیەوە دروست دەبن ئێمە پێویستە یەکەمی شت کە ئیسلاحی تێدا دەکەین بریتە لە پەیوەندی من لەگەڵ خێزانەکەم من لەگەڵ منداڵەکەم من لەگەڵ دراوسێکم من لەگەڵ تەلەبەکەم من لەگەڵ مامۆستایانی کە دەوامیان لەگەڵ دەکەم من لەگەڵ مدیرەکەم من مدیرم لەگەڵ مامۆستاکانم بڕوا دەکەین مدیری وایە ئێستاش نازانێت پەیوەندی لەگەڵ مامۆستایە دروستکە ئێستاش نازانێت پەیوەندی لەگەڵ تەلەبەکانە دروستکە کاکە پەیوەندی زۆر گرنگە ئەمڕۆ ئیحتیمامی پێ بدەیت بزانە لەسەر ئاستی هەموو عالم وڵاتان دیبلۆماتیان بۆ چییە بۆ ئەوەی بتوانن پەیوەندیەکی ئەرێنی لەگەڵ یەکتریا دروستکەن چۆن ئەڵێ قازانجی دووتەڕەفە بێ من بۆیە لەگەڵ تۆیە هەڵسوکەوت دەکەم بۆی قازانجم لێ بکەی و من قازانج لە تۆ بکەم زۆر گرنگە ئێمە بتوانین احتیماماتی گرنگ بە پەیوەندی بکەین هەتا دەسکیڵ هەیە دەلێ هاتووی هەیە کە WHO ئاماژەی پێ دەکات یەکێک لە گرنگترین سکیڵەکان بریتە لە کۆمیونیکیشن سکیڵ بریتە لە پەیوەندی لێ هاتووی لە پەیوەندیدا پەیوەندی زۆر گرنگە بەڕێزان ئێمە پێویستە خۆمان فێری ئەوە بکەین کە چۆن پەیوەندی دروست دەکەین لەگەڵ دەوروبەرمانەوە چۆن دەتوانین فێری دەوروبەرمان بکەین کە چۆن پەیوەندی لەگەڵ یەکتریا دروست ئەکەن بابە من لەگەڵ تەلەبەیە چین دوژمنداریم نییە لەگەڵ تەلەبەیە من نامەوێت دوژمنداری لەگەڵ تۆیان بکەم ئەسڵەن بابەتێکەیە کە ئێستا ئاماژەی پێ دەکەم لە لایانی چاکردن و ڕاستکردنەوەی سلوکە یەکێک لە هەنگاوەکان ئەوەیە کە بۆ نمونە تۆ بۆ ئەو هەڵێت کرد دەڵێ لەبەر ئەوەی ئەوە بوو
ئەگەر ئەوەت کرد چی بکەین دوایی باسی دەکەین وڵا مەسەلەن دەرەجەم لێ بشکێن کاکە خۆم بۆ نهاتوم کە دەرەجە لە تۆ بشکێن ئەسڵەن تۆ تەلەبێکی زۆر گرنگی کە من دوای ئەمە باسی دەکەم یەکێکە لە تەکنیکەکان تەکنیکی سێم بریتیە لە دروستکردنی چوارچێوە مامەسای کواڵەتی دەوێت چوارچێوە بۆ خۆی بۆ تەلەبەکان دروستکە چوارچێوە دروست نەکەی تۆ دەچیتە ناو ئاڵان چۆن ئەڵێ ناو کێشەیەکی گەورەوە تەلەبەکان خۆیان کێشە چوارچێوە بۆ خۆیان دروست دەکەن ئەو کاتە ئەو چوارچێوەی کە تەلەبەکە دروستی کردووە لە ئاستی خواستی تۆ و ئەو دانیە هەمیشە کۆمونیکیشنەکانتان پەیوەندەکانتان لێ تێک دەچێت جامە تەکنیکێکی زۆر گرنگە هەتا تۆ دەتوانی وەکو باو وەکو دایک لە ژیانی ڕۆژانەی خێزانی تا دروستیکەی تۆ دەتوانی وەکو بزنسمانێک بازرگانێک دەتوانی دروستیکەی چۆن دروست دەکرێت مامۆسایانی بەڕێز ئەمە یەکێکە لە میتۆدەکانی چاکردنی ڕفتاری کەسانی بەرامبەرت کە لەگەڵ یانە ئیش دەکەی مەسەلەن من مامۆستامە بۆی ئاسان تێ بگەین سەرەتا دێم لە ئەوەلی ساڵەوە دەڵم کاکە من مامۆسای ئەو مادەیەتانم خۆمیانی پێدەناسێنم یەکێک لەو شتانەی کە زۆر بەلای منەوە گرنگە بریتیە لەوەی کە من زۆر بەلامەوە گرنگ نییە مەسەلەی لایانی زانێکی و تۆ ئیتر دەبێت هەمیشە لە سەتابی نە ئەوە زۆر بەلایمەوە گرنگ نییە ڕسپێکت بەلای منەوە گرنگە ڕێز ئینسان بوون بەرپرسیار بوون چکە تۆ ئەگەر ئێستا 17 ساڵی ئێستا 22 ساڵی 10 ساڵی تر ئەرکێکی گەورەترت دەکەوێتە سەرشان ئەگەر 20 ساڵ بیتە ساڵتر دەبیتە 30 ساڵی وەکو بەرپرسیارەتی تۆ 3 مناڵ 2 مناڵ تێ لە کۆمەڵگەی کوردەواریدا بۆیە من و تۆ پێویستە ڕێز لە یەکتری بگرین ئینسانی بوونی من و تۆ لەوەدا گەورەی دەنوێنین کە هەست بە بوونی یەکتری بکەین ئەی چۆن دەتوانین هەستی یەکتری قبولکردنمان هەبێ ئەوەیە خواستەکانی من سیر بکەن خواستی من ئەوەیە قوتابیانی خۆشەویست مادەکانتان ئامادەکەن هەموو ڕۆژێ لە هەفتەیەکدا یەک دەرستان هەیە مەسەلەن محاضەرەی منتان هەیە ئەو مادەیە بەو شێوەیە هەرچی خواستی منە مەسەلەن 5 خواستم هەیە ئەگەر ئیجازەت دەوێ غیاب مە بە ئیجازەم لێ وەرگرا دوای من مێپۆلەوە با ئەگەر لە ئاستی بەرزە بچکەم بابەتم بۆ مامۆسایانی زانکۆ وتەوە ئەم میتۆدە بابەتێکی دوور و درێژە ڕاستی هاتم سێرچێکم کرد ئەو گرفتانەی کە لە ناوەندەکانی زانکۆ پەیمانگاکاندا هەن چ کێشەیەک هەیە لە ناو کلاسا لەگەڵ مامۆستایە قوتابی چ کێشەیەکی هەیە یان لە ئامادەی چ کێشەیەکی هەیە مەسەلەن کێک لە کێشەکانی زانکۆ پەیمانگەکان بریتی بوو لە بابەتی مۆبایل یان چوونە دەرەوە بە ئارزوی خۆی ترخۆ لەوێ وەکو تەلەبێ ئامادەی نیە ئیجازە لێ وەرگرە هەر دەستێک بەرز دەکاتەوە خۆی ئەچێتە دەرەوە دوایی هەر حزورەکەی بەلاوە گرنگەکە حزوری کلاسەکەی هەیە ینا ئەچێتە دەرەوە دوایە چێ جگەرێگە کێشێ نازانم چی قاوەیەگە خواتەوە دوایی بە ئیستراحەتی خۆی دێتەوە دوایش دەڵێ مامۆستا زەحمەدەی پاوەرپۆینتەکەمان بدە یان زۆر شتی تریش کە من نامەوێت لێرە کاتی پێ بکوژم لە ئامادەی مەسەلەن تەلەبە درەنگ دێ کتێبەکەی ناهێنێ جاری وا هەیە قسە لەگەڵ تەلەبەیەک دەکەی یەکێکی تر خۆی تێ بەشداری ئەکات و خۆی تێ هەڵ ئاقوتێنێ ئەم خواستانە پێویستە مامۆستا بە تەلەبێ بڵێ من کاتێک کە لە قسە لەگەڵ تەلەبەیەک ئاکەم پێویست ناکە هیچ کەسێکی تر قسە لەسەر قسەی کەسێک بێ کەسێک کە ویستی قسە بکات دەست هەڵبڕێت و من مەجالی ئەدەمێ بۆ نمونە پرسیارەکەت هەیە دەتوانانی پرسیارەکە بە شێوازێکی لۆژیکی و جوان و ڕێکوپێک و بەڕێزەوە پرسیارەکەت بکەی بابەتەکانت هەمووی تەعزیر بن ئەی خواستی ئێوە چییە قوتابیەکان لە من کە من ئەم دەرسەتان پێ دەڵم ئەویش دەڵێ مامۆستا مەسەلەن ئەگەر کویزێک هەیە ڕاستی پێشتر ئاگادارمان بکەرەوە ئەگەر ئیمتیحانەکەی پێشتر پێمان بڵێ پێمان خۆشە تووڕە نەبیلێم ئەگەر لە ئاستێکی خوارەوە بە ئیبتیدایی بازنە 1 و 2 3 بوو ئەگەر لە ئاستیم ئامادەی بوو مەسەلەن چۆن ئەڵێ زۆر ئەرگ مەدە بەسەرمان هۆموەرکمان با زۆر نەبێتتر پشتمان بشکێت و هەندێک خواستی تەلەبە وەرئەگرم دواتر لە مەرحەلەی دووەمدا زانم ئەوم کردووە لە مەرحەلەی سێمە مەسەلەن تەلەبەیەک فاوڵێکەکە کە فاوڵی کرد خۆ من دەبێت تعدیلی سلوکی بکەم مامۆسای کواڵێتی ئەوەیە کە هەستی بەرامبەرەکەی نەڕوشێنێت و کەسایەتی بەرامبەرەکەی نەڕوشێنێت و تعدیلی سلوکەکەشی بکە و ڕفتارەکەشی چاکاتەوە و بزانێت کە ئەم کەسە وەکو ئەو ئینسانە وەکو چۆن تۆ پێت خۆش نیە قسەیەکی ناخۆش پێ و بوترێ لە ناو جەمعە ئەو منداڵە ئەو هەرزەکارە یان ئەو گەنجە ئەگەر لە ئاستێکی بەرزتردابێ من نازان مامۆسایانی زانکۆمان لەگەڵدانیانە ئەگەر لە ئاستێکی بەرزیشدا بوو ئەوە ئینسانە ئەسڵەن جاری وا هەیە ژنی هەیە ماڵ و مناڵی هەیە لە تەلەبەی زانکۆشە
ئێتۆ چۆن کەسایەتی ئەو کەسە ئەڕوشێنی پێویستی بە جۆرێک تەعامل هەیە کە من پاکێجێکی 5 ساعتیم هەیە لەسەر لێکەوتی ڕەفتار و شێوازی مامەڵەکردن کە ئیشاڵڵا شەممەی داهاتوو من ئەم شەمەیە کە بێتەوە بۆ مامۆستایانی منتیقەی کەلار 10 ساعات هینم هەیە ڕاهێنانم هەیە بەشی یەکەم دێمە ئەوێ لە پەیمانگای تەکنیکی تایبەتی کەلار ئەگە کەسێک دێ بەشداری بکە من ڕۆژی شەممە 4 ساعت دێم باسی ئەم بابەتە دەکەم لێکەوتی ڕفتار و چوارچێوەی مامەڵەکردن من یەکەم شت کە ئەم تەلەبەیە فاڵی کردووە پێویستی بە تعدیلکردنی سلوکە یەکەمی شت کە دەیکەم وەکو عەرزم کردن خواستی من و خواستی تۆ جیا دەکەمەوە دوای ئەوە دەیکەم بە قانون دوای ئەوە دێم لە کاتی ئیجراعاتە مەسەلەن فاڵی کردووە من دێم بانگی تەلەبەکە دەکەم مەسەلەن قسێکم کردووە ئەو بە ناشیرنی جوابی دامەوە من لەو دەقیا دەڵم خۆم هینەکەم خۆم زەبتەکەم کۆنتترۆڵەکەم هەتا کلاسەکە تاوا دەبێت دوای کاک محەممەدیان فلانە کەسە زەحمەت نەبێ وەرە ئیشێکم پێ یەکەمین شت کە لەگەڵ ئەو کەسەیە من نایم ئەو غەڵەتە لە لای ڕەفیقەکانی پێی بڵێمەوە بەڵکو لە شوێنێکی تایبەت دەزانی من بۆچی تۆم بان کردووە جارە یەکەم شوێنی تایبەت دوای ئەوە پەیوەندی کاریگەر من پەیوەندی لەگەڵ دروست ئەەکەم شتێکە دۆزمەوە لە نێوانی من و ئەوە بێت مەسەلەن شتێکە دۆزمەوە زانیمە کە تۆ مەسەلەن حەزت لە یاری کلاسیکۆیە وایە باڵێ ئەی حەزت لە کامە تیپێ سەرکەوێت مەسەلەن دەڵێ بەرشەلۆنە وەڵامیش خۆ زۆر حەز لە بەرشەلۆنێ مەسەلەن ئەگەر تیمی هەواداری بەرشەلۆنە بم یان ڕیال مەدرید بم یەکسەر شتێک دەدۆزمەوە کە پەیوەندی من و ئەو نزیک خاتەوە شوێنی کاریگەر پەیوەندی کاریگەر اینجا پێی ئەڵم زەحمەت نەبێ من ئەزانی بۆچیم تۆم بان کردووە یەکسەر ئەو بیر دەکاتەوە نەوەڵام مامۆستا نا بیرکەرەوە ئەمڕۆ لە کلاسەکە شتێک ڕوویدا مامۆستا وڵای من قسەیەکی غەڵەتم کرد دەبێت دان پێدانانی کاریگەر کەسەکە دان پێدانانی کاریگەر بکە یعنی من هەڵەیەکم کردووە من پێی ناڵم تۆ هەڵە بووی من پێی ناڵم تۆ ڕق جوابی منداوە ناشیرن جاوی منداوە دەبێت خۆی بە زمانی خۆی بە قەناعەتی خۆی بڵێ من هەڵە بوو دەی باشە ئەمە هەڵە بووی شتێکی باش بوو نەوەڵایی باش نەبوو ئەگەر جارێکی تر با جارێکە دووبارە نەبێتەوە مامۆستا جارێکە دووبارە نابێتەوە دەی باشە ئەگەر دووبارە بووە چی بکەین مەسەلەن ئەو یەک دوو ئۆپشن ئەدا بە من کە من جارێکی تر دووبارە بوویەوە مەسەلەن ئیجراعاتی لەگەڵ بکەم مەسەلەن دەڵێ دەرەجەم لێ بشکێنە جا دەڵم فلانە کەسە تۆ کەسێکی زیرەکی مەسەلەن لە کویزەکانە هەمووی دەرەجەی تەواو هێناوە 5 هێناوە لە ئیمتیحانەکەی هەمووی 20 هێناوە من چۆن دەرەجە لە تۆ بشکێنم تەلەبێکی زیرەکی من دەمەوێت ڕفتاریشت جوان بێ وەکو چۆن زیرەکی ئاواش ڕفتارەکان پاش بێ دەی باشە ئەگەر ئەوە بوو مەسەلەن شتێک ئەڵێ بەڵام شتێک بێ کاهین بێ ئەگەر ئەوە بوو ئێمە هینە ڕیس قسم لێ ئاگادارکەوە مدیرم لێ ئاگادارکەوە من مەرحەلەی یەکەمیش پێی ئەڵم حەز ناکەم ئەم شتە لە نێوانی من و تۆ بچێتە دەرەوە حەز ناکەم کەسێکی تر ئەم بابەتە بزانێ ئیتر شتێک هەر ئەڵێ کاهین بێت کە تۆ قەناعەت پێ بوو ئەوش قەناعەتی پێ بێت دەی باشە ئەگەر دووبارە بووە ئەمە ئەەکەین جارێکی ترش کە دووبارە بوویەوە ئەی پێمان نەگوتی ئەوەندە هەڵەیەکت کرد و وتت دووبارە بوویەوە دووبارە نابێتەوە نازام چی من دەمەوێت تعدیلی سلوکی ئەو کەسە بکەم بەڕێزان مامۆستای کواڵەتی ئەوەیە کە ئیش لەسەر بیناکردنی کەسایەتی ئینسان دەکات نەک لەسەر ڕوشاندنی ئینسان نەک لەسەر تهدیدکردنی ئینسان نەک لەسەر ئەوەی کە من لە سەنگەرێک کامۆکو مامۆستا تەلەبە دەبێت لە سەنگەرێکی ترابێت ئەسڵەن دەبێت من وەکو وتم دەبێت منی باڵخ قسە بکە نەک منی دایک و باوکیش من دەبێت لە منی دایک و باوکیش مهمتر بم گەورەتر بم چاکتر بم ئەمە زۆر گرنگە بابەتەکە زۆر دوور و درێژە کێشەیە گەر ئیشی لە قسەی لەسەر بکەین ئەم پیاوە گلاسە دەڵێ لە دوای ئەزمموی 40 ساڵ لە بواری دەرونی بۆم ڕوون بۆتەوە کە هەموو مرۆڤەکان دڵتەنگن و نیگەرانەکانیان یەک کێشەیە دەزانین کێشەکەش چییە ئەویش ناتوان بە باشی لەگەڵ کەسانی تردا ببووجێت کە دەیانەوێت لەگەڵیاندا پێکەوە بژین وەکو ئاماژەم پێکرد بلانی پەیوەندی زۆر گرنگە مامۆسایانی بەڕێز من مامۆسایەکەم لە مەکتەبێکی ئامادەی چۆن دەتوانم خاڵێک و پۆینتێکی باش بم لەگەڵ مدیر و لەگەڵ دەور و بەرمە ئەی ناتوانم وابم دەتوانم ئەو ڕفتارە هەڵبژێرم کە کەسێکی ئاوا ئێمە نابێ ئەو ڕفتارە هەڵبژێرین کە دەمانەوێ مدیر لە
سنگەرێکا بێ و ئێمە کوتلە دروستکەین و ئێمەش لە سنگەرێکی ترابی یان جاری وا هەیە مەسەلەن مامۆستاکان لە ناو ئیدارەیەکە هەمویان دەبن بە 3-4 ڕێی ئەسڵەن من دارێک ئەبم بەردێک ئەبم کە بینایەک دروستکە من کەسێک دەبم کە ڕێگەیەک ڕۆشم کەمەوە بە کەسێک کە لەوانەیە ئەو ئایدیای ئەو بیرکردنەوەی هەڵەبێت گوێ نادەمەوەی کە حکومەت چیە کات و چی ناکات مەسەلەن مدیر چۆن بیرەکاتەوە سەر بە چ حیزبێکە و سەر چۆن مهمەوەیە من خاڵێکی پۆزیتیڤ من نقطەیەکی باشی ئەم مؤسسەیە بم ئەمە گرنگە من لایەنێکی باشی ژیانی ئەو قوتابیە بم کە سەنتەری ئیشکردنی ئێمە لەگەڵ قوتابیەکانە مەمەسا فزولی نەبێ ینی ئەمە قسەیەکە منە یەڵێم و لەوانەیە لە ژیانی ڕۆژە لە ژیانمدا کە من ئەوە 20 ساڵی هەتا ئێستا دەستی تەلەبەیەکم نەگرتووە بی بەمە لای مدیر زەحمەت نەبێ ئەو تەلەبەیان بۆ عاقڵکە زەحمەت نەبێ ڕیسی قسم ئا تەلەبەیان بۆ عاقڵکە من لە پۆلێکەوە دەستم توتەوە تا زانکۆ ڕۆژێک لە ڕۆژان دەستی تەلەبەیەکم نەگرتووە بیهێنمە لای دەروون ناسێک زەحمەت نەبێ و تەلەبەیان بۆ عاقڵکە مامۆستا هەیە هەموو هەفتەیەک دوو گرفتی هەیە دوو کەیسی هەیە لەگەڵ تەلەبەیە کاکە خۆ ڕۆژێک تەلەبە هەڵە بوو 2 ڕۆژ هەڵە بوو 3 ڕۆژ هەڵە بوو کاکە خۆت چاکە بەخۆربە بزانە بۆچی تۆ وای بۆچی ناگونجی جا ئەو نەگونجانەی کە یەکێکە لە پایەکانی دەروون دروستی چونکە فەلێکسەبوڵ بوون گونجان بوون یان گونجاوی لەگەڵ دەوروبەرە بەبەسمەوە نییە کە لەگەڵ خەڵکە هەمووی من بچمە سەردینی ئەوان نام قسەی خۆشم ئەبێ بەڵام گونجان زۆر گرنگە ئینسان بتوانێت مەهماکان کەسێک کە زۆریش لارە من دەتوانم چۆن دەتوانم یارمەتی ئەو کەسە بگەم کە ئاوا لارە بەشکم چاک بێت میمەوەی ئینسان بتوانێت تۆیەکی خێر بچێنێ بەڕێزان بەخوا بەڕوق و بەقین و بە نازانم بە سەنگەر لە یەکتری گرتن و بە ئیستیغلالکردنی یەکتر و بە بەکارهێنانی یەکتر و بە نازانم چی ئینسان بەمە گەورە نابێ بە چێژ سەنتەری گەورە نابێ بە چوارچێوە پارێزی گەورە نابێ بە ماناداربوون گەورە دێت من بتوانم بگونجێ بتوانم لەگەڵ ئەوانی ترە چۆن ئەڵەی حاڵەتێکم هەبێ قەیچێکە هەندێک شت هەیە لەوانەیە من پێم ناخۆش بێ بەس لەبەر خاتری ئەو چۆن ئەڵەی بەڵام زەرەر لە کەسایەتیم نەدا زەرەر لە لایەنی معریفیم نەدا زەرەر لە بەهاو لە قیەمم نەدا من مەحکەم بم بەڵام بشگونجێم لەگەڵ ئەوانی ترە من پێچەقی بووم بەڵام بشگونجێم لەگەڵ ئەوانی تردا بۆیە گرنگە ئەمڕۆ بتوانین ئێمە بتوانین بگونجین شتێک کە هەیە لە ناڕەحەتی و نیگەرانی نەگونجانە نەگونجانیش دەگەڕێتەوە بۆ پەیوەندی بۆیە گرنگە ئێمە بتوانین پەیوەندیەکانمان چاک بکەین پەیوەندی کاریگەر ئێمە پەیوەندیمان لەگەڵ قوتابیان چۆن بێ پەیوەندیمان لەگەڵ مامۆستایە چۆن بێ لەگەڵ دایک و باوکات چۆن بێ لەگەڵ بەڕێوەبەرا چۆن بێ لەگەڵ لایەنی پەیوەندیدارە چۆن بێت مەسەلەن من لەگەڵ قوتابیەکاندا نەیان هیچ مامۆستایەک بەقەدەر من خۆشەویست بێ لە ناو مەکتەبەکەیە لە شوێنێک تەلەبە پێویستی بێ من دەچم ئەگەر ئەرکی منیش نەبێت من نایڵم مامۆستا بۆ نمونە لە من باشتر بێ لە ناو مامۆستاکان برایەتی هەمویان دەکەم خوشکایەتی هەمویان دەکەم چۆن ئەڵەی لە هەمویان باشترم ئەو ڕۆژە مامۆستایەک نەهاتۆ تەلەفۆنی بۆ دەکەم زانم بۆچی نهاتوە ئیشێک لە مەکتەب بە من ئەکرێ من بۆی ئەەکەم مدیر بۆ نمونە کارێک هەیە بەو ناکرێن من دەتوانم بیکەم من ئەیکەم بابە هەموو شتێک پارە نییە هەموو شتێک موچە نییە هەموو شتێک معاش نییە ئینسانی بوون زۆر مهمە ئەزانم دایک و باوکێک تەبعاً مەراحیل هەیە لە چارەسەرکردنی کێشەیە بەڕێزان قوتابیە کە کێشەی هەیە سەرەتا خۆم لەگەڵیدا دەست پێ دەکەم ئەگەر نەمتوانی لەگەڵ مدیرە ئەگەر نەمتوانی دایک و باوکشی لەگەڵ بانک دەکەم و توێژەرەکەش لێ ئاگادار دەکەمەوە ئەوە 4 کەس ئەم کوڕی ئێوە ئەم کچی ئێوە و گرفتەی هەیە و کێشەی هێوەرم با بەیەکەوە چارەسەری بکەین مەرحەلەی ئەخیرە کە لە دەرەوەی توانای من وەکو مامۆستا وەکو من توێژەر وەکو منی بەڕێوەبەر وەکو منی دایک و باوک دەچێتە دەرەوە کە پێویستە ئەو کەسە حاڵەتێک هەیە حاڵەتێکی دەرونی هەیە حاڵەتێکی بایۆلۆجی هەیە کە پێویستە چارەسەر بکرێ من لەگەڵ بەڕێوەبەرە من لەگەڵ لایانی پەیوەندیدارە مەسەلەن زۆر جاری وایە مشتی وێ مدیر لایانی پەیوەندیدار دێ ئەو کەسانەی کە سەردانی ئێمە دەکەن قەیچەکە یانی من یارمەتی دەرێکی باشی ئەو کەسانە بکە چونکە هەر قوتابی و مامۆستا و دایک و باوک سەردانی ئەو شوێنە ناکەن ئەو مؤسسە پەروەردەیە ناکەن لایانی پەیوەندیدارش هەیە مەسەلەن تەربیە هەیە چۆن ئەڵێی لەوانەیە لایانی تەندروستی بێ لایانی پەیوەندیداری حکومی بێ هەر لایەنێکی ترە من ئەگەر بمەوێت پەیوەندیکی کاریگەر لەگەڵ ئەوانە دروست دەکەم
بەڕێزانە گەرویستان جەماعات ئاگادارکەنەوە لەسەر کۆمیونیکیشن سکیل 3-4 ساعاتێک هەیە دەتوانین لە چەند شەوێکا باسی بکەین و لە خزمەتانە بچکە لایانی پەیوەندی هەم بۆ لایانی بەرەو پێشەوە چوونی ئەو مەهارەتانی کە هەتە گرنگە هەم بۆ لایانی هاوسەنگی دروستیش هەر گرنگە کە بوارەکەی خۆمانەمە لەو چوارچێوەدا باسی دەکەین. دکتۆر گیان بۆچی بۆ نەهێشتنی کێشە کاتەکە تەواو ئوستاز وڵی کاتەکەمان زۆر ڕۆیشتووە ئەگەر بکرێت کورتی بکەیتەوە بۆمان من تەنها یەک شت هەیە ئەگەر 5 دقە ئەم بتوانن یارمەتیم بدەن ئەتوانن مامۆستایان پەیوەندی کاریگەر بۆ چییە بەڕێزان پەیوەندی کاریگەر بۆ ئەم سێشتەیە نەهێشتنی کێشە و بربەستەکانە ئاسانی و نزیکردنەوەی ڕێگاکانە گەشتنە بە ئامانجەکان ئەمە زۆر زۆر گرنگە ئێمە بتوانین هەموو شتیان ئەمانە خواستی ئێمن کێشەمان بۆ دروست نەبێ بربەستمان لە بەردەمان نەبێ و بتوانین باشترین ڕێگا هەڵبژێرین بۆ چاکردنی گرفتەکانمان چونکە ئێمە هەموو ڕۆژێ دەیان گرفت ڕێگەی سەرکەوتنی ئێمە دەگرێت ئێمە بتوانین چۆن چارەسەری کێشەکان بکەین زۆر گرنگە و هەر کەسێک زۆرترین تۆڕی پەیوەندی هەبێ کەمترین کێشەی دەبێ واروەها ئەمە بتوانین بگەین بە ئامانجەکانمانەوە کەسێکی سەرکەوتوو بین. ئاخیر شت کە من دەمەوێ چۆن دەتوانین پەیوەندی کاریگەر دروستکەین بە تەکنیکە کە پێی دەوتێت تەکنیکی خود ئاگایی. ئەم تەکنیکە زۆر گرنگە بەڕێزان هەر پێی دەوتێت تەکنیکی سێگۆشەی بە ئاگابوون یان خود ئاگایی. ئەم سێگۆشەیە لە سێ بەش لە سێ مەهارەت پێک دێ پێویستە ئێمە ئەمە بکەین. یەکەمیان بریتیە لە زانیاری هەتا بۆمان دەکرێت ئێمە زانیاری کۆکەینەوە بەڕێزان سەرچاوەی زانیاری بۆ تۆ دەبێتە مایی ئاگایی تۆ سەرچاوەی خود ئاگایی تۆ یەکێکی بریتیە لەکوێ بریتیە لە زانیاری زانیاریەکان چۆن بەدەستدێن ئەو سیمیناری کە ئێستا تۆ ئەو ویبناری کە تۆ ئێستا گوێ تۆ بەشێکە لە سەرچاوەکانی زانیاری مثلا خوێندنی ئەکادمیە تۆ دەتوانی شەهادەیەک بەدەستبێن دەتوانی شەهادەیەکی تر بەدەستبێنی کتێب خوێندنەوەیەک کە لەوانە سیمینار ویبنار خول کۆنفرانس ئەمانە هەتا خولی کورتخایەن درێژخایەن نسا بە بەردەوامی خولم هەیە کۆرسم هەیە 6 مانگیە کۆرسم هەیە 3 مانگیە کۆرسم هەیە 7 بە مانگێک دەتوانین لەگەڵ یەکە خولەکان بەشداری بکەیت نەک هەر من خۆشم بەشداریکردنی خولم هەیە لەسەر ئاستی مثلا لە دەرەوەی هەرێمە سەرچاوەکەی لە شوێنێکی ترەوەیە کۆنفرانس مثلا هەر کۆنفرانسێک کە تۆ لە شارەکەی خۆتا لە وڵاتەکەی خۆتا کۆنفرانسێک هەیە بە تایبەتی کۆنفرانسی پەروەردەی کە خزمەت دەکا بەلایانی زانیاری تۆ سکیڵی تۆ لە ڕووی زانێکی و زانیاریەوە پێش دەخە بەشداری بکە بەڕێزان سەردان بەشێکە لە سەرچاوەکانی زانیاری تۆ گۆشەی سێمیان بریتیە لە گۆشەی هەڵسەنگان کاتێک کە تۆ زانیاری وەردەگری یەکێک لەو مەهارەتانی کە بۆ تۆ دێبریتیە لە شێوازی هەڵسەنگاندن لێ هاتووی لە هەڵسەنگاندندا زۆر کەس هەیە نازانێ چۆنەڵی هەڵسەنگاندن کا لە نێوانی باش و باشترینە دوور و دوورترینە چاک و چاکترینە بۆیە کاتێک کە زانیاری زۆر کۆ دەکەیەوە دەبێتە کەسێک کە توانای ئەرزشیابیت هەیە هەڵسەنگاندنت هەیە تەقییمت زۆر زۆر بەهێز دەبێت دەتوانی کارکردنت باش بێ گونجان بێ و بیری نوێ و شارەزایی ئەمانە هەمووی لە ئەنجامی هەڵسەنگاندنی تۆدا کارەکان باشتر دەبن تۆ دەتوانی کەسێکی گونجاوتر بی بیری تازە بدۆزیتەوە شارەزایی باشتر پیا بکەیت لە ئەنجامی ئەوەی کە تۆ زانیاری کۆ دەکەیەوە و هەڵسەنگاندنت زۆر دەبێت دەبیتە کەسێک کە هەڵبژاردنەکان باشتر دەبن چۆن ئەڵێ ئەو شتێک کە تۆ دەتەوێت پێی بگەیت کامیان هەڵدەبژێری زۆر مهمە بۆیە ئەو کاتە دۆخێک بۆ تۆ دێتە ئاراوە بیری گونجاو هەڵدەبژێری شارەزایی گونجاو هەڵدەبژێری باغدانی گونجاو هەڵدەبژێری ڕەوشت و ئاکار و هەڵسوکەوتی باشتر هەڵدەبژێری بەڕێزان سێگۆشەی ئاگایی زۆر زۆر گرنگە من زانیاریەکان کۆ بکەمەوە لە ئەنجامی زانیاریەکان دەتوانم هەڵسەنگاندنم باشتر بێ لە ئەنجامی هەڵسەنگاندن دەتوانم هەڵبژاردنەکان باشتر بێ لە ژیانی ڕۆژانەماندا دەستان خۆش بێ بۆ گوێگرتنتان سوپاس بۆ ژیریار